بەنای خی گەورە مهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین ئەمڕۆژ بە کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێەوە لەگەڵ هاوکارم دانیار هاتوینێتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. سڵاوتان لەبێت دازان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی دیکاتینەوە خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو تەوارانی کە ئەمڕۆ پێشکەش بە ئێوەی عزیزی دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە بێئومێد نەبوون و ڕێگە چارە دۆزینەوەی بێئومێدی و باز لەوە دەکەین کە لە ئێستادا خوێندکاران بێئومێدیکیان هێلەوەی کە هەنێکیان نمرەیەکی کەمیان هێناو یاخودەوەی کە بە دڵ و بەخواستی ئەو نەبوو ئەو نمرەی کە بەدەستی هێنا و تووشی بێئومێدی و دڵڕاوکێ و کۆمەڵێک نەخۆشی دەرونی دەبن بەڵام گرنگە ئەو بزانین کە نابێت ناومێد بین لەوانەیە دوجار ڕۆژێک لە ڕۆژان دوای چەند ساڵێکی کە ئەوەت بۆ بێتەوە پێشکە بڵێ ئەمە گەورەترین خێری تێدا بوو کە خوای گەورە ئەوەی بە قسمەتکردم لەو تەوەرێماندا بەگشتی باز لە بێئومێدی و ڕێگە چارەکانی بێئومێدی دەکەین لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە خوێندکارە سەرکەوتوەکان دەکەین لە پۆلی 12 کە لەم ساڵدا سەرکەوتوو بوون و باز لە ئەزمون و چۆنیەتی سعیکردنیان دەکەین کە بەشێکیان لە ڕێگەی راپۆرتەوە بۆ ئێوەی ئازیزمان ئامادە کردوون باز لە ئەزمون و ئەو سەرکەوتنانەی خۆیان دەکەن کە لە پۆلی 12 بەدەستیان هێناوە. بەڵێ بەرزان لەگەڵم تەوارانشدا کۆمەڵێک بڕقە و بابەتی دیکەمان دەبێت سەرەتاش وەک هەمیشە دەچینە لای بڕگەی کەشوهەڵ. وڵازان و خۆشەویستان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە بێئومێد نەبوونی خوێندکاران و دۆزینەوەی ڕێگە چارەی بووی کە ئەو کەسانی ئەو خوێندکارانی ناومێد بوون گفتوگۆ دەکەین لەوبارە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز مامۆستا ئاسۆ گەڵاڵی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی مامۆستا زۆر بەخێر بێت. زۆر بەخێر بێت. سپاس بۆم زەفەتەوە. مامۆستا لە ئێستادا دەبینی زۆرێک لە خوێندکاران تووشی ناومێدی دەبن لەوەی کە ئەو نمرەی کە خۆی دەویست بە دڵی خۆی نییە. باشترین ڕێگا چیوە چۆن ئەو خوێندکارانە بتوانن کە ئومێد بۆ ناخیان بگەڕێتەوە. بناوی خی گەورە سوپاسانەکەم دەفتێکی باش و کاتێکی گونجا و پێویست بڕاستی. هەڵبەت ئێمە ساڵانە لەگەڵ هاتنەوەی نمرەیە بە حکمی بەرکەوتنمان لەگەڵ قوتابیان و خوێندکاران تووشیم گرفتابین کە هەندێکەن هێندە بێ ئومێد دەبن تەنانەت پەنا بۆ ئازاردانی خۆشیان دەبن بڕاستی. ئەمە شتێکی خراپە. هۆکارە سەرەکیەکەی ئەوەیە کە ئەم قوتابی ئەم خوێندکارە لە تەمەنێکایە پێی وایە هەموو ژیانی بریتە لە خوێندن. کاتێکە ئەم تەمەنە تێدەپەڕێنێ بە تەواوی بۆی دەردەکەوێت کە هەموو ژیان بریتی نیە لە خوێندن بەڵکو خوێندن بەشێکە لە ژیان دەکرێت مرۆڤ لەم بەشەی ژیانە سەرکەوتوو بێەوە دەکرێت سەرکەوتوش نەبێ ئەمما ئەو کاتی هەموو هێرگەکانی خستە نێو سەبەتەیەکەوە ئەو کاتی هەموو ژیانی خستە بەر نەشتەری خوێندن و پێی وا بوو خوێندن بریتە لەوەی کە ئیدی مەسیری ژیانی بە سەرکەوتووی یا بە سەرنەکەوتووی دیاریەکە ئەو کاتە بەڕاستی لە کاتی سەرکەوتنیا هێندەشا گەشکە ئەبێ کە ئیدی هەوڵ بۆ بوارەکانی تر نادا و لە کاتی ژێرکەوتنیا هێندە بێ ئومێد دەبێ کە ئیتر دەست بۆ هیچ پەل و چڵێکی دیکەش نابە ئەمە بۆ خۆی شتێکی خراپە. بەشێکی دیکەش پرۆسەکەشی ئەوەیە کە بەداخەوە سیستمی پەروەردەیی لە وڵاتی ئێمە وایە کە
هەموو هەوڵ و ماندووبوونی خوێندکارێک قوتابیەک دەبەسترێتەوە بە 6-7 مانگی هەوڵدانیەوە لێکێ لە پۆلەکانی خوێندنە کەمە بۆ خۆی گرفتێکی سەرەکیە و گرفتێکی گەورەشە بەڕاستی حەقوایە هەڵسەنگاندنی ئەم تەلەبەیە ئەم خوێندکارە بەم 15 ڕۆژی کاتی ئیمتیحاناتە و بەم 6-7 مانگی پۆلی 12 نەبێ دەبێت هەڵسەنگاندنەکە قوڵتر بێ درێژخایەنتر بێ بۆ ئەوەی دەرفەت زیاتر بێ لە پێنا ئەوەی کە بزانێ بۆ چ بوارێک دەخوێنێ وە لە شوێنێکشا دەخوێنێ بەڵام هەمیشە دەوترێت کە چارەنووسی خوێندنی خوێندکار لە پۆلی 12 دیاری دەکرێت بۆیە لە کاتێکا لە حاڵەتێکدا ئەگەر ئەو دەرەجەیە نهێنی کە بەدڵی خۆت بێت زۆر ناومێدەبی ڕاستە خۆی مامۆستا گرفتە سەرەکیەکە و قسەی جەنابەت تەواوەکە ئەمە زۆر بڵاوە بەڵام ئێمە شتی دیکەمان هەیە یعنی ئەمە ئەزمموی دیکەمان بینیوە خەڵکی دیکەمان بینیوە خەڵکی زۆرمان هەن کە من حەزەکەی ناویشیانت بۆ دێنم ینی پەیمانگایان تەواو کردووە نمرەیەکی بەرزیان لە پۆلی 12 نەهێناوە چۆتە پەیمانگای بۆ نمونە ئیتیساڵات باشە دوای ئەوەی کە لە پەیمانگا خوێندوێتی نمرەیەکی باشی هێناوەڕاستەوە خۆ لە زانکۆی وەرگیراتەوە ئێستا مهندسی ئیتیساڵاتە وەلەیەکی لە فەرمانگە بەناوبانگەکانی ئەم شارە بەڕێوەبەری بەشی ئایتیە ئێمە پارێزگاری ئەم شارەمان هەیە پەیمانگایەکی تەواو کردو دوای پەیمانگەکە چۆ بە کالۆریۆس و ماستەر و دوای دکتۆرای تەواو کردو و خەڵکی شوات دەزانێت لە پۆلی 12 دەرەجێکی بەرزی هێناوە مەرج نییە ئەسڵان ئێوە خۆتان پۆلی 12تان تەواو کردو چەند کەس ڕۆژان لێتانە پرسن لە پۆلی 12 چەندتان هێناوە ئێستا قوتابی کە ئێستا لەم قۆناغا شتێک زۆر مهمە کە ئاگای لێ بێ یانی ئێستا پێی وایە هەموو عالم پرسیاری لێکە کە بەڕاستی من بەش بە حاڵی خۆم قەت پرسیار لە تەلەبەی پۆلی 12 ناکەم ینی من ئەمساڵ خوشکەکەم لە پۆلی 12 بووە تەلەفۆنم زۆر بۆ نەکردەوە بەڵام ئەرە چەند هێناوە تا خۆی پێیوتم چون لەوانەیە کەمی هێنابێ یا ئەوەی نهێنابێ بەدڵی بێ دەرونیان پێی ناخۆشە بەداخۆ من جاری وایە کەسێک کە لە پۆلی 12 بە 20 کەسەوە تەلەفۆنی بۆکەین و ئیزعاجەکەین لە چەند تێناوە بۆ ئەو نەتێناوە و جۆرەکان فشارێکی دەرونی گەوری لەسەر دروستەکەین جا ئەمەوێ بڵێم جاری وا هەیە ئەم قوتابیە نمرەیەکی باش بەدڵی خۆی ناهێنێ بەڵام ئاساییە دەرفەری دیکە لە بەردەمیا کراوەیە ئاساییە نمرەیەکی کەمی هێناوە بەم نورەکە ماچێتە بەشێکەوە کە بەشێکی نزمە بەزم بە شابایەکەم بێ قەیچێکە بۆ دوایەوە ئەتوانێت بخوێنێ ئێستا خوێندنی ئەهلیمان هەیە خوێندنی کەرتی تایبەتمان هەیە یەکەم بوونمان هەیە لە پەیمانگا و لە زانکۆکانە کەواتە ئەمەوێ بڵێن تاکە دەرفەتی سەرکەوتن تەنانەت لە خوێندنیشە ئەوە گرنتیمان کرد و ڕێککەوتی لەسەرەوەی تاکە دەرفەتی سەرکەوتن نییە لە ژیان چونکە خەڵکێکی زۆرمان هەیە و نەشی خوێندووە سەرکەوتوش بە لە ژیانە ینی بەڵام تاکە دەرفەتی سەرکەوتن لە خوێندنیشە تەنها پۆلی 12 بەڵام مامۆستا هۆکاری ناومێدبوونی ئەو خوێندکارانی کە لە ئێستادا نمرەیەکی کەمیان هێنا هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کە ئەزانین لە ئێستادا نمرەی نزم لە زانکۆ پەیمانگەکانە وەرناگیرێت ئەم خوێندکارە بۆیە ناومێدە بێ بۆیە ناڕەحەتە بێ بۆیە تاو بێزارە بێ لە ژیان ینی بیرەکاتەوە کە چەند ساڵ خوێندوێتی چەند ساڵ ڕەنجیاوە دوجار نمرەیەکی هێناوە ئەبێ بۆ خۆی لە ماڵەوە دانیشە وەک دەزانی کە چەنەها نمونەشمان هەیە کە چەند ساڵ خوێندوێتی ینی تەلەبەمان هەیە ئەمە چەند ساڵە شەشی تەواو کرۆ لە ماڵەوە بۆ خۆی دانیشتوە ئەمەش بەڕاستی ئێمە دوو ئاستی دانیشتنمان هەیە لە ماڵەوە ئاستێکیانەوەن کە هەر نەچوونە لە زانکۆ و نمونەی کە جەنابەت باست کرد بالفعل وایە ژمارەمان هەیە بە ژمارەیەکی زۆر گەورەتر و زۆر قەبەترمان لەم ژمارە هەیە ئەوانەی کە زانکۆ پەیمانگایان تەواو کردووە لە ماڵەوە ئەیدەی دەکرێت بڵێن ئەوانەی کە زانکۆ پەیمانگایان تەواو کردو ئیتر تەواو سەرکەوتوو نەبوون لە ژیانیانە نا یانی ئەوانیشە دەرفەتێکیان لە بەردەما هەرماوە ئەکرێ هەوڵ بۆ شتی تر بدەن قسەکەی من لەسەر ئەوەیە کە بڵێم هەن ئەوانەی کە زانکۆ پەیمانگاشیان تەواو کردو بە حکمی بارودۆخی وڵاتی ئێمە نەیانتوانیوە بخوێن دووبارە وگەڵێ بچنە ناو ساحەی ژیانەوە 4 دانە ساڵی زانکۆی تەواو کردووە و ئەوەشی بەدەست نهێناوە کە کردوویەتی ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە اعتیباری خوێندن کەم بکەینەوە و بڵین خوێندن ئەوە نییە کە مرۆڤ هەوڵی بۆ بدا نا بەڵام دەڵێن خوێندن ئیشێکە لە ڕێگاکانی سەرکەوتن و دەکرێت مرۆڤ لە ڕێ ڕێگاکانی ترەوە سەرکەوتوتر بێت و خوێندن و بەدەستێنانی بڕۆنەمە تەنها لە بەشە بەرزەکانان نییە بەداخەوە نادادگەریەکەیە لە دانانی نمرەی بەشەکانە کە تەنها کار و دەرفەتی کار و بەدەستێنانی پارە پێوەری بەرزبوونەوەی نمرەی وەرگیرانە لە بەشەکانە یعنی بنمونە ئێستا ئێوە دەزانن کە بەشە پزیشکەکان لە باڵای ئەو بەشانن کە نمرە بۆیان وەگەڵێ هەوڵدان بۆیان هەیە و نمرەی بەرز وەردەگرن و بۆچی وایە لەبەرەوەی بەشە پزیشکەکان دەرفەتی کاریان لە بەشەکانی دیکە زیاترە تەنانەت ئێمە پەیمانگای پزیشکیمان هەیە لە بەشی ئەندازیاری نمرەی زیاتری ئەوێ چونکە ئەم پەیمانگا پزیشکیە دەرفەتی کاری لە بەشە ئەندازیاریەکان زیاترە لە سەڵاتای ساڵی 2000ەکانە بەشێک و بەشی کشت و کاڵ لە پێشەوەی ئەو بەشانە بوو کە بۆ نمرە پێشبڕکەی بۆ ئەکرا بۆ چکە کۆمەڵێک ڕێکخراوی جیهانی هەبوون و کاریان نەکردی کشت و کاڵا کرد و دەرفەتی کار بۆ دەرسوانی کشت و کاڵ هەبوون ئێستاوان نییە بەڵام بەڕاستی کەسێری ئامارەکانی دەوڵەمەندەکانەکەی لە کوردستانە بۆ دەرەکەوێ کەمینەیە و کەسانی کە دەوڵەمەند دکتۆر کەسێری ئاماری جێدەست دیاربوونەکەی لە کوردستانە ئەوانەی کە جێدەستیان دیارە ناو کۆمەڵگا کەمینەیە و کەسانی کە جێدەستیان دیارە دکتۆر یا کەسێکن کە بە نمرەیەکی بەرزەوە پۆلی 12یان تەواو کردووە یعنی ئێمە بەڕێزان ئەو هەموو خەڵکەمانەیە کە سەرقاڵی کارکردنە ئەو هەموو خەڵک تو ناوی چەند دکتۆر دەزانی کە بۆ نمونە سەرقاڵی خزمەتکردنە بە کۆمەڵگاکەی 1 2 3 4 تا دەدانە ڕۆشتی کەواتە ئەمەوە بڵێم
دەرفەتی کارکردن تەنانەت دەرفەتی خزمەتکردن کاڵم دەرفەتی کارکردن ئێمە مامۆستامان هەیە لەم شاری سلێمانیە مامۆستای ئامادەییە داهاتی مانگانی زۆر لە پزیشکێک زیاترە بۆ چکە کۆمەڵێکی زۆر دەرسی تایبەتی هەیە ئەوخوای گەورە بەهرەیەکی پێبەخشی و خۆشی هەوڵی داوە تواناکی بەهێز بووە ئێمە ژمێریارمان هەیە مانگانە 3 بۆ 4,000 دلار وەردەگرێت ئێمە خەڵکمانەیە کارگەڕی کاری تەواو کردووە لە بەشی ئیداری کۆمپانیایەکی گەوری ناوم شاری سلێمانیا کار دەکا مانگانە داهاتی مانگانەی زۆر باش و معقولەیانی ئێمە خەڵکمانەیە بەشی زمانی تەواو کردووە کۆلێژی زمانی تەواو کردووە لەیگەڵێکی لەم ڕێکخراوانە سەرقاڵی وەرگێڕانە و هەنگاوی زۆر گەورەی ناوە داهاتی مانگانی زۆر باشە خەڵکمان هەیە پۆلی 12 هەر تەواو نەکردووە هەر پۆلی 12 تەواو نەکردووە خاوەنی کۆمپانیایە لەم شارە ئەسڵان ئاماری خاوەن کۆمپانیا و خاوەن کارەکانی ناو شاری سلێمانی وەربگرن بەنێو بازاری شاری سلێمانیەوە بە شوێنە دیکە بازرگانەکانی شاری سلێمانیەوە بزانین چەند کەسیان پۆلی 12 تەواو کردووە چەندێکیان لە پۆلی 12 نمری بەرزیان هێناوە وانە ڕاستە نمری بەرز دەرفەتێکی باشە ڕاستە نمری بەرز لەم قۆناغەی تەمەنیانە کە لە 18 ساڵ کەمتر یا زیاترن جۆر لە جۆرەکان ئاوێکا بە گەرمایی دڵیانەوە دەرفەتێکیان بۆ ڕەخسێنێ بۆ ئەوی کە بەشێکی باش بەدەستبێنن بەڵام ئەکرێ نمری بەرزیش بەدەست نهێنێ و سەرکەوتوش بێ دێخۆ لە ئاسمانەوە بڕیار نهاتووە کەسێکە نمری بەرزی هەبێ ئەو ساعتوانێت سەرکەوتوو بێ لەباری دەرفەتیشەوە ئێمە کۆمەڵی قانونی کەونیمان هەیە یاسای گردونیمان هەیە ئەم یاسا گردونیانە زۆر جەخت لەوە ئەکەنەوە کە مرۆڤ ئەکرێ گەرم دەرفەتەش سەرکەوتو نەبوو دەرفەتێکی تر سەرکەوتوو بێت ئێستا ڕۆژە بەیانیە و ئێوە بیسمیلاتان لێ کردو و پەخشی گەڕنامەکانی کەناڵی پەیامەکرێتەوە بەزەکرێ بێتە سەعات 12 شەویش ئەو کاتی کە ڕۆژ دێ شەویشی بەدوادێ ئەو کاتی کە شەو دێ ڕۆژشی بەدوادێ ئەمە سادەترین بەڵگەی گردونیە بەوەی کە ئەکرێت دوای ڕۆژ شەو بێ و دوای شەویش ڕۆژ بێ ئەکرێت کەسێک ئێستا لە پۆلی 12 ئەژنۆی خەمی لە باوەش گرتووە و کاکە پرسەی داناوە و کۆڵی خەم و خەفەتی خواردووە نامانان یەکرێ دەرفەتێکی تریشی لە بەردەما بێت مامۆستا یەکێکی کە لە هەوێنەکانی ناومێدبوونی و خوێندکارانەوەیە کە وەکو خۆش ئاماژت پێکرد کەسێک یاخود خزمێک هاوڕێکی تەلەفۆنی بووە کە ئەڵێ مەسەلەن ئەو 55 مێناوە براوە بۆچی وش نمرێ دێناوە وەڵڵاهی کەمە خۆزگە زیاتری بێنایە دەبێت ئەم خوێندکارە چۆن مامەڵە لەگەڵ ئەو قسانەیە بکات دەبێت چۆن ئومێدی خۆی بەرزکاتەوە کەوەی کە ئەم جۆرە قسە و گفتارانە کاریگەری نەبێت لەسەر دەرونی ئەم خابن ئەم دیاردێ لە کۆمەڵگەی ئێمە هەیە باوەڕم وایە بەشێ لە پەرچەکردارەکانی خوێندکار و قوتابی بۆ ئەم دیاردەیەوێ بەشێ لە پەرچەکردارە توندەکان یا خەم خواردن یا تەنانەت پەنابردنە بەر تونند و تیژی خۆ ئازاردان بەهۆی ئەم دیاردەیەوە و حەقوای مامۆستایان زووتر لەسەر ئەم دیاردە قسە بکەن پێشەوەی بگەینە حاڵەتی نمرە هاتنەوە یا بەش هاتنەوە چکەم دیاردەمان لە کاتی بەشیشا هەیە تەلەفۆنەکە چ بەشێ وەریگرتی وەڵام تخوا ئەو بەشە دەتخوا بڕۆ بەخۆ لە ماڵەوە دابنیشە بەڵێمە زۆر کاریگەری هەیە خۆ قسە ینی قسە لە برینی گول لە چاکە بێتەوە برینی قسە چاک نابێتەوە گومانیتیانەیە کە قسە زۆر کاریگەری هەیە بەس بەڕاستی گرنگە ئەو کەسی کە تەواوی کردووە مرتاح بێ بەوەی کە بڵێ ئەو شتێک کە بۆم هاتووەتەوە باشترین شتەکە خواگیان بۆی داناوم بەمەرجێ هەوڵ و کۆشی خۆی دابێ من ماندوو بووم هەوڵی خۆمم داوە سعی خۆمم کردووە ئەوی پێم کرابێ کردومە ئەمەی کە ئێستا بۆم هاتووەتەوە دیارە خوای گەورەمی پێ باش بووە نەسی قورئانمان هەیە عسى أن تكرهوا شيئا وهو خير لكم يا عسى أن تكرهوا شيئا وهو فيه خيرا كثيرا يعني أكري خيري گەوری تابێ زۆر جار ڕووداوێکی زۆر گەورە لە ژیانمانە ڕووەدا ئەم ڕووداوە زۆر ناڕەحەت و ئازارمانەدا بەڵام ئەکرێ ئەم ڕووداوە دەرسەیەکی زۆر گەورەمان بەڕوا بکاتەوە ئەم ڕووداوە دەلاقەیەک یا پەنجەرەیەکمان لێ داخە بەڵام ئەکرێ قاپی و دەرگایەکی زۆر گەورەمان لێ بکاتەوە ئەکرێ پۆلی 12 شوا بێ خەڵکێکی زۆرمان هەیە لە پۆلی 12 نمرەی بەرزیان نەهێناوە دوای پۆلی 12 چون هەوڵیان داوە خەریکی ئیشێک بوون ئێستا خاوەن ئیشی خۆیانە زانی مامۆستایان ئێوە دوای ئەم بەشەی من فرموتان کە لەگەڵ قوتابی سەرکەوتوەکانە دیدارەکەین ئەو قوتابیانە هەمویان لیان بپرسن دەڵێن 8 بۆ 12 ساعت کەمتر یا زیاتر سەعیمان کردو ڕۆژانە باش دەی ئێستا چ کەسێکەیە 8 بۆ 12 ساعت خەریکی ئیشێ بێ نەتوانێت بێتە پرۆفیسۆرتیایە لەم ڕۆژانەیە شارەزایەکی گرافیک دیزاین بابەتێکی بڵاو کردبووە خوێندنەوە ئەڵێ هەر کەسێک بتوانێت تا 6 مان ڕۆژی 4 ساعت خۆی تەرخانکە بۆ فێربوونی گرافیک دیزاین گرنگی یەکەم دوای ئەم 6 مانگە لە هەر کۆمپانیایەکە بێ بە 900 دلار خەریکی کارکردن بێ ئەیدەوەرە ئەم 8 بۆ 12 ساعتی کە تۆ نەوتوانی لە پۆلی 12 سەرقاڵی بی یا ئەم 8 بۆ 12 ساعتی لە پۆلی 12 تۆ سعید کرد و بەرهەمی نەبوو خەریکی هەر شتێکی تر بیام 8 بۆ 12 ساعتە ڕۆژانە بۆ ماوەی 6 مانگ من گرنگی ئەەکەم کە ئەتوانێت بێتێکی لە سەرکەوتوترین کەسەکان لە گوارە فێری زمان بێ خەریکی خوێندنەوە کتێب نووسین بێ خەریکی پیشەی درومانی و ئیشی دەست و ئەم کارە هونەریە دەستیەکان بێ باوەڕم وایە خەریکی کۆمپیوتەر بێ هەر بەرنامەیەکی کۆمپیوتەری تۆ 6 مانگ ڕۆژی 8 ساعت خەریکی بی ئەتوانی بیتە پرۆفیسۆر لە گوارە خەریکی خوێندنەوەی کتێب بێ لێکێ لە بوارە تایبەتەکانە خەریکی وەرگرتنی زانستی شەرعی و علومی شەرعی بێ خەریکی هەر بوارێکی تر بێ ئەتوانێت بەڕاستی بێتە کەسێکی سەرکەوتوو 8 ساعت زۆرە ڕۆژانە کەواتە ئەم شتانە چیمان پێڵێن ئەم شتانە پێمان دەڵێن خوێندن
تاکە وەسیلەی سەرکەوتن نییە ئەسڵەن شتێکی خۆشتان بۆ بگەڕمەوە لەم ڕۆژانە من لای ئەندازیارێکی ئەم شارە بووم کە یەکێک لە ئەندازیارە بەناوبانگەکانی ئەم شارەیە ماستەریشی هەیە لە بوارەکەی خۆیان من وتم وڵا مامۆستا فڵان کەس من بیرم لەوە کردوێتەوە بریا من بەم تەمەنەوە بچوومەتەوە زانکۆ عادەتی کەسێ بە تەمەنی زۆرتر و بڕاتە زانکۆنی ئەزانێ قەدری ئەزانێ و زیاتر هەوڵدا یا زیاتر علاقات پێیاکە زیاتر کۆشەکە وتی وەڵام من بیرم لەوە کردوەوە هەر نەچوومەتە زانکۆ وتم بووتی هات خۆم خەریکی ئیشی خۆم بوومایە و باوەڕم وایە بەرهەمی زیاترە بوو و کاری زیاتریش مەکرد ئێستا زۆری لەو کەسانی کە سپیکەری عالەمین قسە لەسەرەوە ئەکەن خوێندنی ئینسان کۆتوپەن دەکات کەواتە مامۆستا لێرەیە ئێمە چۆن ئومێد بۆ کچەکانمان بگەڕێنەوە ئەمە تۆ چەند نمونەیە کە باس کرد پێم وابێ ئەمە هەر لە پیاوانە بوو بەڵام کچان چۆن بتوانن ئەم زاڵ بن بەسەر ئەم نائومێد بوونیانە بتوانن لە بوارێکی دیکەیە سەرکەوتو بن چونکە بەڕاستی وایە لە کۆمەڵگەی ئێمەش ئەوەندەی دەرفەت ئەوەندەی چوونە دەرەوە مەجای چوونە دەرەوە بۆ پیاوان هەیە بۆ کوڕەکان هەیە بۆ کچەکان نییە ینی هەر هۆکارەکەش هەر ئەمەیە کە وای کردووە زیاتر لە پۆلی 12 بەڕاستی هەنێتە لەبێ کوڕمانە بێ دەرەجەیەکی واشی نێ نابێ زۆر ئاسایش بێ بەلای بەڵام کچەکانە بینی ئەڵێ لەو ڕۆژەوە کە دەرەجەی بۆ هاتوتەوە دەرەجە بەدڵی خۆی نێت تا ئێستا نانی نەخوارد و چۆتە ژوورێکە و ینی تەواو بێزار ڕاستیمە کوڕمان هەیە هەفتای هێناوە بڕات کە خۆی بەوەی کەمی هەرێم ناگۆڕێتەوە زۆر دڵی بە نمرەکی خۆشە بێتوایە کچوانی ینی کەس چەند دەرەجێ بەرز بێنێ دایمە ناڵێ دەبات تۆ زیاتریش بواە دەبات تۆزێ دەرەجەکە زیاتر بواە ڕاستە قسەکەی جەناب تەواو کچێک ناتوانێت فیتەری بکە چێ 6 مانگ خۆی بە فیتەریەوە خەریک بکە کچێک ناتوانێت خۆی بە دارتاشی و خۆی بە هەر کام لە پیشەکانی تری ناو بازاڕەوە خەریک بکە بەڵام دی خۆ دەرفەت لە بەردەم کسانی شاکراوەیە ئێمە زۆر ئیشمانەیە کە لە ماڵەوە دەکرێن زۆر ئیشمانەیە کە ئەکرێ مرۆڤ لە ماڵەوە خەریکی بێ زۆر ئیشمانەیە تیۆریە لە زمانزانین چ ڕێگی چ پەیوەندێکی بۆ ئەوەیە کەسە بچێت دەرەوە ینی ئێمە زۆر کچمانەیە ئێستا لەم ڕۆژانە من دوێنێ مامۆستایەک باسێوی کچەکەم زمانی کۆریە زانێ زمانی کۆری زۆر فەسیح قسە کاتوانێ وەرگێڕانت بۆ بکە بۆ چکۆ مەتابعەتی زۆری کۆری کردووە لە هەر کام لە زمانەکانە کچانەتوان لە ماڵەوە سەرقاڵی خۆ پێگەیاندن بن ئیدی لە پۆلی 12 هەرچەندی هێنابێ یا بچێت هەر بەشێکەوانی خۆم پەیوەندی بە زانکۆ نییەم بابەتە ئەم کچاتوانێت لە بواری توانە هونەریەکانی خۆیان توانە جەستەیەکانی خۆیان توانە عقلی و ذهنیەکانی خۆیان دەرفەت کراوەیە کە لە ماڵیشەوە ئێستا کۆمپیوتەرێکمان لە بەردەمایە ئەتوانی هەرچی بکەی کە بتەوێت how to use ئەوە how to create ئەوە how to یەک بنووسی ئێستا زۆرترین سێرچ کە ئەکرێت لە ئینتەرنێتا بەشێکی how to چون بە how to هەموو شتێک دێتە بەردەستت ئێمە کچانێکمان هەن کارگەی شیرینیان هەیە دەی شیرینەکەشیان خۆشە و بەرهەمی باشیان هەیە و خۆژیێنیشە و خەڵکژێنیشە بۆ تەوکاری دابینکردنی کار بۆ خەڵکی ئەمە من تەنها قسانە بۆ ئەەکەم ینی من ئەمە بڵێم تاکە ڕێگەی سەرکەوتن لە ژیانە ئەکادمی بوون نییە ئەو بازاڕەی ناوشاری سلێمانی پڕ لەو کەسانی کە پۆلی 12 تاوا نەکردووە و پڕ لەو کەسانی کە هەر ناخوێندووە ینی تەنها حساباتێکی سەری ئەزانن و تەواو و بەڕاستیش خەڵکێکن دەتوانن ئیشان لاکەن شتێکی خۆشتان بۆ بگەڕمەوە لەم ڕۆژانەیە نووسەرێک شتێکی بڵاو کردبووەوە باسیەوەی کردبوو کە ئێمە چەند برایشین فڵامان مامۆسایە و فڵانمان دکتۆر و فڵانمان ئەوەیە براگەورەکەمان نەیخوێنیت هەموو جارێ باوکم پێوتین ئەیوت کوڕم بخوێنن باوکو ئەو مەسیر نەبن بێداهاتوو نەبن ئەو براگەورەکەتان نەیخوێندەوە باوکو ئەو نەبن بخوێنن ئەڵێ ئێستا ئێمە هەمومان فەرمانبەرین کرێتی ئەوین ئەو دەمانژێنێ ینی لێمان خۆش بووە و بەجێ زۆرەکان ماڵی ئاوا بێکرێمان زۆر لێ ناسەنێ نیوانە دەرفەتی تر کراوەیە لە سەرەتای قسەکانم ئاماژەم بە خاڵێکدا قوتابی وازانێ تا قیامەت خەڵک پرسیاری لێکا پۆلی 12 هێناوە وانە بڕوا بکەن مەگەر کاتی نمرە هاتنەوە دوای 3-4 ساڵ پرسیاری لێ بکەین ینی کەم لە ئێمە پرسیارمان لێکرێ پۆلی 12 هێناوە ئەکرێ بە پرسێ کوێت تەواو کردووە ئەمە هەیە ئاساییە بەس چی لێ پرسێ چەند هێناوە ینی وای لێ هاتووە هەموو شەڵێک کاکەم لە مەکتەب یەکەم بووم هەر مەجلیسێکدانی شەڵە بخوا من تا پۆلی 6 یەکەم بووم ودا تا پۆلی 6 یەکەم و دومی مەکتەبەکەم بووم و دەرەجەی بەرزم هێنا و ژیان تەنها بریتینیان دەرفەتە ژیان دەرفەتی تریشی لە بەردەمایە ژیان هەنگاوی تریشی لە بەردەمایە ژیان یوسرمان هەیە لە دوای عوسرەوە ئاساییە زۆر باشە کاگاسەوە تا چەند گرنگە خوێندکاران دوایەوەی کە نمرەکانیان وەرگرتوێتەوە خۆی بدۆزێتەوە لەو بوارەی کە دەزانێت توانە و لێهاتووی هەیە لەو بوارەیە دواتر دەتوانێت لەو ڕێگەیەوە هەلی کار بۆ خۆی بڕەخسێنێت زۆرێک هەن کە لەوانەی بۆ منە کۆلێژێکی تاوا کردو بابەتێکی بەڵام حەز و خولێ شتێکی دیکە بۆ دوای چەند ساڵێکی دیکە بۆ شتە گەیشتە و بزنس و پارە و ئەوی کە خۆی ئێوە بەدەستی هێناوە لەو ڕوانگەیەوە ئەمە تا چەند گرنگە کە تۆ ئەزانی توانات هەیە لەگەڵ ئەو شتەیە با بڵین لەو بەشێکەوە وەریش گیرایی بە دڵت نییە بەڵام لەگەڵ خوێندنەکە تا پەرە بە تواناکی خۆت بیت و بووی دوجار هەر پێی بگیت دۆزینەوەی بواری کە تۆ تایە سەرکەوتووی بەڕاستی خاڵێکی زۆر گرنگە زۆر گرنگە تۆ حەزت بۆ ئەو شتە هەبێ کە بتوانانی تایە بخوێنی زۆر خۆشە حەزت لە شتێ بێ پیشەکەت لەوا بێ بوارە ئیش بکەیت و خوێندن ئەکادیمیەکەشت دەو بوارا بێ ئەو کەسانی کە شارەزانن بوارە پێیان وایە گرنگی سەرکەوتنی کەسێ لە پیشەکەی ئەوەی حەزی لێ بێ حەزی لێ نەبێ هەرکو شتێکی ڕۆتینی دێت و دەڕوا و وەکو باقی مۆزەفانی دیکە ئێمە لە هەرێمان گیرمان خوارد و پڕ لە ڕۆتینیات
ئێمە قوتابیمان هەیە 92 هێناوە ساڵی پار باشە چۆتە بەشی بایۆلۆجی ئەم ساڵ دایە بەزێنێ بە شریعە حەزی لێتی تیاشە سەرکەوتووە ینی مهارێکی باشی هەیە لە بواری شریعە و باوەڕم وایە شریعە تەواو بکە ئەبێ دەیەکێ لە زانەکانی سەردەم لە هەرێمی کوردستانە بۆ چکە مهارەی هەیە لە بوارەکە دۆزیوێتەوە عیب نییە بە 92 بچی بۆ شریعە عیب بەوەیە بە 92 یا بە 100 بچتە بەشێکە حەزت لێ نییە ئێمە خەڵکمان هەیە چۆتە بەشی پزیشکی سێ دانە ساڵ لە بەشی پزیشکی گشتی خوێندوێتی چکە نوێنەرەکەی بەرز بووە تەسەورەکەن دای بەزاندەوە بە بەشێکە لە دەروبەری 67 دوای 3 ساڵ لە خوێندن ئاساییە بۆ چکە ئەزانێ خۆی نادۆزێتەوە لە بەشی پزیشکیە زۆرێ لەو پزیشکانەی کە چاو کوێرەکەن و کورە دەست شەلەکەن و نازانم قات شەلەکەن و دەست ئەوە ئەکەن هەندێکیان حەزیان لێ نەبوو فەقیرانە بلیان بپرسە بزانە حەز بە حەز چۆتە ئەم بەشە پزیشکیە ئێمە ناومان هەیە ناو نووسەرێکی باوەڕمە ئێوەش لێرە میوانداریتان کردووە ینی لە بوارێکە ئێستا ئیشی ئەکادیمیەکە کە حەزی لێ نییە حەزی لە بوارێکی در بووە دەی ئێستا دووبارە پێچی پێکردێتەوە هێناوێتەوە بۆ بوارەکەی خۆی بەڕێزان زۆر گرنگە قوتابی یا خوێندکار بزانێ حەزی لە چ بوارێک ولا چ بوارێکە سەرکەوتۆ چۆن بزانێ کۆمەڵێک ڕێکخراومان هەیە ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەندێکمان ڕاوێژکار هەیە ناون لە شارە جیاوازەکانە ناوەند و لەقمانەیە خەڵکێکن کە شارەزانەکرێ پرسیان پێ بکرێ هەندێک مامۆستای زانکۆ یا هەندێک مامۆستا هەن هەمووان بای ئەوە دۆست و خزممان هەیە کە شتێک بزانێ یا تەمەنێکی یا ئەزمونێکی هەبێ ئەکرێ معلوماتی لێوە بگیرێ و بەڕاستی بیرکردنەوە لەوەی کە بزانم خاڵە بەهێزەکانی من چین خاڵە داوازەکانم چین نتوانم بە چیا سەرکەوتوو بم چ دەرفەتێکم لە بەردەما کراوەیە چ بەربەستێکم لە بەردەمایەکی ئەتوانێ هاوکاریم بکە ئینتەرنەل فاکتەر و ئەکستەرنەل فاکتەر ینی فاکتەرە هۆکارە ناوەکیەکان و هۆکارە دەرەکیەکان چی و چین چۆن توان لە بەردەما بن بەڕاستی ئەمانە هەموو هۆکارن بۆی کە مرۆڤ بزانێ لە چیا باشە ئەو لە چیا باشبوونەی بقۆزێتەوە بۆ ئەوەی کە سەرکەوتوو بێ کە دۆزیەوە چون بەڕاستی کە دۆزیەوە توانێ باشتیا سەرکەوتوو بێ زۆر باش مامۆستا هەندێکی دیکە لە قوتابیمان هەیە کە نمرەیەکیان هێناوە ئەوانی ژمارەکەیان بەدڵنێ بەڵام ئەبینین کە چەند دەرسێکیان هەیە و هێشتویانەوە بۆ دەوری دووەم ئەم خوێندکارانە چ ڕێگایەک بگرنە بەر کە ئەبینی هێشتا ڕێگایەکیان ماوە دەرفەتێکی دیکەیان ماوە چ ڕێگایەک بگرنە بەر کە بتوان سەرکەوتوو بن ڕاستە ئێمە ڕێژەی دەرچوونمان لە خولیەکەما کەمە ڕێژەی دەرچوونمان کەمە هەر هەموو ساڵێکی ژوایە بەتابەتی ئەم ساڵ وەزارەت کە قسەیەکی وای کرد کە جیاوازی لەنێوان خولی یەکەم و خولی دووەمان نیە پاروا بوو ینی جیاوازی لە وەرگرتنا نەبوو خولەکان هەموو هەروکو یەک بوون ینی و ئێمە وای لە خوێندکار و قوتابیان کرد کە بەفعلی بۆ خولی دووەم بەشێکیان خۆیان دابنێت چکە دەرفەتێکی باشتر و کاتێکی زیاترم لە بەردەمایە بەداخەوە هەندێک لە خوێندکاران سار دەبنەوە نمرەیەکی باشیان هێناوە لە ئەیگەنێت خولی دۆم بۆی لە خولی دۆمە بەهێزی بکە نمرەکەی بەرز بکاتەوە بەس هەر دەبێتەوە هەوڵ کۆشی کە لە خولی یەکەمان کەوتی لە خولی دۆمان نایکە بۆیە نمرەکەی دابەزێ بۆیە باوەڕم وایەکە ئەوانەی کە خولی یەکەمیان تەواو کردووە بزان نمرەکەیان بۆ کێ گونجاوە من ئەم بەڕێگەی عملی بینم ینی من شتی تیۆریم لەسەر نەخوێندێتەوە بە شێوەیەکی عملی خۆم ئەنجامم داوە لەگەڵ خەڵکە سەرکەوتوو بووە ئەم نمرە بۆ من 85 هێناوە بپرسێ بزانێ 85 لەگەڵ چیە ئاگونجێ و بۆ چ بەشێکە گونجێ با بەشەکە دیاری بکە لەوانی بەشەکە تۆزێ نمرەکەی خۆی زیاتر بێ یا تۆزێ کەمتر بێ کە بەشەکە تۆزێ لە خۆی زیاتر بوو یا هاوتای نمرەکەی خۆی بوو ئەو کاتە کۆشکردنەکەی جددیترە بێ بوو ئەوەی نمرەکەی دانەوەسێن ینی بەشەکە دیاری بکە 85 هێنا 85 بۆ نمونە بۆ بەشی کۆلێژی یاسای زانکۆی سلێمانی دەبێت بۆ نمونە 86 ئیتر ئەماڵێ من ئەمەوێت لە یاسای زانکۆی سلێمانی بخوێنم خۆی بۆکو مەحامی خۆی سیرکە زۆر نۆرمەڵ و ئاساییە دوو دەرسی ماوە ئەم دوو دەرسە زۆر بەجددی هەوڵ بدا بۆ ئێ نمرەی دانەوەسێنێ چون دابەزاندنی ئەم نمرەیە ئەو بەشەی کە خواستی ئەوە خوازیارەتی ناتوانێت بەدەستی بێنێ باوەڕمایە ڕێگەیەکی باش و گونجاوە و جاری وا هەیە بەشەکە یا ئەو دووسێ دەرسی کە هەیەی دووسێ دەرسی علمیە یا دووسێ دەرسی ئەدەبیە قورسە بەڕاستی ماندووبوونی دەوێت بەڵام زۆر گرنگە بە هەمان گوڕوتینی قولی یەکەمەوە ئەگەر کەم بووە زیادی کە هەوڵ بدا و بتوانێت نمرەکەی بەرز بکاتەوە وا بزانێ ئازاد نەبووە جاری وایە قوتابی یا خوێندکار کاتێکە خولی یەکەم تەواوکە ئیتر دەستەکە بە سەفرە و گەڕان و یەتەوە ڕوا بەرگەت گرتووە ئەڵێ ساڵان و مانگان بەرگەمان گرت هەفتە و ڕۆژانیش بەرگە دەگرین ینی تۆ ماوەیەکی زۆر بەرگەت گرتووە ناڕەحەت بووی زەخت لە خۆت کردو فشارت لە خۆت کردووە زۆر لە خۆشیەکانی ژیان لی بێراوی وەگەڵێ بەشداری خۆشی و شتە جەماعی و کۆمەڵایەتەکانی شت نەکردووە ئەم ماوەیەش هەوڵ بداوە بتوانێت بەرگە بگرێ دوو هەفتەیە سێ هەفتەیە چکە ئێستا خولی دووەم و جاران نەماوە زۆر دوور بێ لە خولی یەکەمەوە چون خولی یەکەم درەنگەکرێ بتوانێت بەرگە بگرێ ئەتوانێت ئەو بەشەی کە دەیەوێ بەدەستی بێنێ پشتیوان بەخوای پەروەردگار و بەڕاستی تەوەکولی کەواتە خوێندکار دەتوانێت سوود لەو ماوە ببینێت کە بۆی دیاری کراوە ماوەکەی ئەوەندە دەبێت کە بتوانێت چونکە ئەو خۆی پێشتریش هەر لە کاتی 40 ڕۆژەکەیە یا پێش 40 ڕۆژەکە چونکە ئەمساڵ لە هەندێک لە قوتابخانەکان پێش 40 ڕۆژەکە ئیزنیاندان و ڕۆشتە ماڵەوە کۆشی کرد و هەوڵی داوە لە کاتی مەکتەبە لە کاتی یەبوونی دەوامە
خوێندوویەتی بۆی معلوماتێکی باشی لەسەر وەرگرتووە ئەمجا ئێستا بە جۆرەکان مێشکی سافترە 4-5 دەرسی کردووە لە کۆڵی بوونەتەوە و خستونیەتە لاوە هەموو تەرکیز و قووەتی مێشکی دانێ بە ئود و بەشەی کە هەیە ئەوەی کە نمرەی کەمی هێناوە بەڕاستی خولی دووەم دەرفەتێکی زۆر باشە لە بەردەمیا کە بتوانین نمرەکانی بەرزکاتەوە ئێمە نمونەمان هەیە خەڵک بووە لە خولی یەکەم نمرەی کەم بووە بە خولی دووەم 4 بۆ 5 دانمرەی لە کۆمەکەی بەرز کردوێتەوە بۆ چکە هەموو نمرەکانی خولی دووەمی لە 90 بەروژور بوون 90 بۆ 100 90 بۆ 100 90 بۆ 100 ئەمە ڕاستەوە خۆ نمرەی بەشەکانی دەرسەکانی تریش بەرزکاتەوە چکە دوجار هەمیان کۆکرێنەوە دابەشەکرێنەوە ینی یا ئێستا هەندێک لێزانی هەیە ئەکرێ بەکار بێ قوتابی بتوانێت بەکاری بێنێ بۆ نمونە سیستمێکمانە ناوی سیستمی کریدیتە ئەم سیستما تەرکیزە خاتە سەر بەشە هاوشێوەکان بۆ بەشی بیرکاری تەقدیمیەکەی تۆ 70 هەیە بەڵام لە بیرکاریان 90 هێناوە کاتێک تەقدیمیەکەی بۆ بەشی بیرکاری 70کەی تۆ ئەبێتە 74 ئەبێتە 75 تۆ بە 75 وەستە منافەسەوە کەواتە ئێستا دەرفەت لە بەردەمایە لێزانی و زیرەکی هاڵێ ئەڵێ من دوعاکانم تەنها لە سەیەکی کۆتایی شەواکەم ناچم بە ڕۆژ دوعا بکەم خۆ ڕۆژ خوا دەبیستێ بەس نا ئەو کاتێکی تایبەت بە دوعایە لێزانی گرنگە بۆ ئەنجامدانی ئەو کاری کە ئیکەی لە پۆلی 12 ئێستا بۆ نمونە حەزت لە بەشی کوردیە بەش دەرسی کوردی داناوە ئێدەوەرە لە کوردی ئاساییکی چاکە بووی لە کوردیا سەد پێنی چونکە مادەم لە کوردیان نمرەت بەرز هێناوە بۆ بەشی کوردی لە زانکۆ نمرەکەت بەرزە بێتەوە بە منافەسەیەکی جدیترەوە ئەستەناو پێ بڕکێکەوە و توانین نمرەی باشتر بەدەست بێنی زۆر باش مامۆستا دواپرسیار ئەگەر خێزان لەم جەوەی ئێستادا کە لە نێو ماڵەکاندا هەیە خێزان چ ڕۆڵێکی دەبێت لەوەی کە خوێندکارەکەی مناڵەکەی لەو ناو ئومێدبوونە ڕزگار بکات واتە خوشک بێت دایک بێ باوک بێ ئەمانە کە لەناو خێزاندا هەن تا چەند ڕۆڵی کاریگەریان دەبێت لەوەی کە ئەم کەسە ناومێد نەبێ زۆر گرنگە خێزان ئەگەر بێزاریش بن لەو نمرەیەکە قوتابەکان بەرەسیێنەوە ئەگەر پێشیان ناڕەحەت بێ ئەگەر تێر خەفەتیشی لێ بخۆن ئەگەر لەسەر دڵیشیان قورس بێ بەڕاستی زۆر گرنگە ئەم قۆناغە ئەم 2-3 هەفتەیە تا ئاگرەکە دائەمەرچێتەوە تا پشکۆکە ئەکوژێتەوە تا وەرەگیری لە زانکۆیە تۆزە ئەم قۆناغەتی ئەپەڕێ بە تایبەتی بۆ کچان چون بەڕاستی کچان دەروونێکی ناسکتر و ئەوەی تریان هەیە ینی زۆر گرنگە بەڕاستی هاوکار بن هاوڕێ بن خێزانمان هەیە بەڕاستی گەورەیە ینی باوکیا دایک لەناوەوە دەکوڵێ بەس پیشانی قوتابیەکەی نادا لەناوەوە دەکوڵە بەزەڵێ کوڕم کچم ئاساییە گوێمە دەرێ جا چییە کورەکەی مشتی لێ ئەتنێرم بۆ شوێنێکە حەسب بکەی قەیچێکم ساڵێکی تر قوتابی خوێندکار زۆر هەن بەم قسانە زۆر گەورە بوون بەم قسانە زۆر پارێزراو بوون پرۆسەی بەراوردکاری ئەبێ ڕابگیرێ ئەو تو بۆ نەتێناوە خۆ ئامۆزاکەت ئەو نەهێناوە ئەو تو بۆ نەتێناوە ئێ ڕەفیقەکان چەند هێناوە ئەم بەراوردکاریە بکوژە بەڕاستی لە سیستمی پەروەردەیە ئەو شتانی کە دەیخوێنینەوە لەباری پەروەردەوە ئەڵێن قورسترین شت لەسەر دڵی قوتابی یا خوێندکاری یا مناڵ بەراوردکردن کورە لە خێزانی شەهر خەتەرە بێگومان خۆ گرفتیوان هاوسەران بەشێکی ئەوەیە یانیەوە زۆر خەتەرە یان باسی نەکەین دوایی بۆی بەڕاستی مامۆستایان خێزان ڕۆڵێکی زۆر گەوری هەیە خێزان ڕۆڵی هەیە لە بەڕاستی لە سابتکردنی تەلەبەکە هاوە ثەبت ئەقدامەنا بەڕاستی دوعاکردنی قوتابێکە زۆر خۆی کاریگەری هەیە پەیوەست بوون بە ئاسمان و بە ئەو فەرمانە ڕۆحی و ئەو عیبادەت و پرسچانی کە هەمانە کاریگەری زۆر ڕۆڵی باوک یا سەرۆ خێزان ئەگەر دایک بێ بەڕاستی ڕۆڵێکی کاریگەری هەیە جاری وایە مناڵەکان خوشک یا براکە هەندێک تعلیق و ئازار دەر تۆڕە کۆمەڵایەتەکان ڕۆڵێکی زۆر خراپیان گەڕاوە بەداخەوە یعنی من دەبینم لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەندێک شت بڵاوەکرێنەوە ئەرە من 52 هێناوە کاکە لە تۆ بۆرە گیرم ئەرەوەڵا بۆ سەر وەوری ئیسعافەکە ئەرە من هەندێک شت خۆمانە کۆمیدین جاری وایە ئینسان پێ ئەکەنێ بەڵام وەڵڵا ئەو قوتابی کە زۆر ناخۆشە تو خۆت بخەرە شوێنی ئەو قوتابیە ئەڵێ سادەترین دوێنێ شتێکم خوێندەوە سادەترین ڕێگای مامەڵی دروست دەگە خەڵکیە ئەوەیە بڵێ ئەگەر لەجێ ئەو ما هەستم چۆنە بوو هەر بەڕاستی لەجێ ئەوی تا هەستە چۆنە بوو قوتابی هەیە خۆی نمرەی کەمیە ناوە ساڵانی ڕابردوو ئێستا تۆڵا کاتەوە چۆن دەبێ هاوار یعنی تۆڕە کۆمەڵایەتەکانە دوو سێشەوە پڕ بوون لەم شتانە ینی ئەمە هەنگاوێکی خراپە زۆر گرنگە هەمووان هاوتابین و بەڕاستی هاوکار بین و پاڵپشت بین بۆ قوتابی خوێندکانی کە نمرەی کەمیان هێناوە و لەگەڵیان نابین و بەڕاستی هانیان بدەین بۆ ئەوەی کە لانی کەم نەڕوخێن کەواتە مامۆستا ئێوە کوڕەخرای قوتابیانی کوردستان چیتان کرد بۆ خوێندکارانەی کە نمرەی کەمیان هێناوە یا خودت کەوتون چه هەنگاوێکتان گرتوتە بەر ئێمە لەبەرەوەی کە بەڕاستی دەڕێی ناوەند و لەخەکانمانەوە بەردەوام لەم جۆرە ڕاوێژانی کەم بۆ ئێوەی بەڕێزی دەکەم لەم دووسێ ڕۆژانوانی بۆ چەند قوتابی خوێندکارمان کرد بێیانی بۆ دەیان و سەدان قوتابی خوێندکارمان لە شوێنە جیاوازەکانەوە کرد بێ بەردەوام دەمین لەسەر ئەم شتانە و لە پرۆسی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینیشا ئێمە هاوکارێکی باش دەبین چون بەڕاستی ئەوانەی فۆرمی زانکۆلاینیان هەیە دایبوونە کەسێک کە نەوەتونەوەی هێناوە پڕکردنەوەی فۆرمەکەی ئاسانە پزیشکی گشتی لە سلێمانی دانێ لە هەولێردان لە دۆکدانێ هیچ کەسی ناوێت ئەمەلێکە ئەمەلێکی قورس نییە باشە بەڵام ئەوانەی کە نمرەی کەمیان هێناوە یان نمرەکان کەمتر لەو نمرانە ماندووبوونیان زیاتر دەبێت ئێمە بە ئەو پڕی دڵفراوانی و سینەفراوانیەوە
لە کاتی پڕکردنی فۆرمی زانکۆلاینە لە خزمەتیان نابین لە بارەگا و لە لەقەکانی خۆمانە کەس دەردێڵێ لە گوڵ کاڵتریان پێناڵێ و هەوڵی تەواویان لەگەڵ دێن و بەڕاستی جاری وایە کەسێک کە نمرەیەکی کەمی هێناوە ئێمە نیو سەعات لەگەڵی گرابێژەکە مامۆستا هیچ دیاری کراوە کە لە چەند نمرەیەکەوە لە زانکۆ پەیمانگەکان وەردەگیرێت معلوماتەکان جارێ وەزارەت وڵاوی نەکردوونەتەوە ئەوەی کەی بۆ ئەم ساڵ دەگونجێ بەڵامی تر ئەوەی کە دەبینرێ دەرفەتی تر هەیە ینی بۆ نوێسە پارالێل دەرفەتێکە ئەگەر بۆ کەسێک کە بتوانێت توانای دارایی هەبێ خوێندنی ئێواران دەرفەتێکە خوێندن ئەمە حەزەکەم وەکو شتێک لە بەرنامەکەی ئەمە ئێوە ئاماژەمە بدەم مادەم و پرسیارت کرد خوێندنی ڕاستەوخۆمان هەیە ئێمە ئێستا نمرەی کەممان لە ئەخیری پەنجاکانیشە ئێمە خوێندنی ڕاستەوخۆ توانێ وەربگیرێ لە بەشی زانستە ئیسلامیەکان لە بەشی وەرزش لە بەشی هونەر لە بەشی هەندێک لە بەشە ڕاستەوخۆکان ئەمانە ئەتوانن بڕۆن ئێستا ئیمتیحانەکرێت لە ماوەی 3-4 ڕۆژی داهاتوە ئیمتیحانیانەکەن نمرەی کەمی ژوەر دەگرێت ئەو نمرەی کە هەیەی لەسەر شەستە ئیمتیحانەکە لەسەر چ لە بەمە احتیمال نمرەکەی لە 55 بێتە 62 بێتە 65 و دەرفەت لە بەردەم ئەو کەسانی کە نمرەی کەمیان هێناوە ئەم سیستمی ڕاستەوخۆیە دەرفەتێکی باشە لە بەردەمیانە زۆر باشە زۆر سپاس بە مامۆستا ئاسۆگەڵاوی ڕاهێنەری گەشە پێدانی بڕی سپاس کە ئەم دەرفەت دووبارە زۆر بەخێر بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕینەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لێبێ دازان و خۆشەویستان لە تەوەری دومی بەرنامەکەمان کە ئیمران لە هەولێرەوە پێشکەشمان دەکات باز لە ئەزمموی سەرکەوتنی خوێندکارانی پۆلی 12 دەکات کە خوشیێک لەوێ میوانێتی لەگەڵ دایکی کە باز لە ئەزمموی سەرکەوتنی خۆی دەکات و باز لەوە دەکات چۆن کۆشی کردو لە ڕۆژانەدا وەروها باز لەوە دەکات کە چۆن هەواڵەکەی پێگەشت و چۆن دڵخۆش ببووی کە توانیوێتی پلەی یەکەم لەسەر ئاستی هەرێم بەدەست بێنێت. ئیمران سڵای خوا لێبێت و فەرموو ئەم تەورەیەمان پێشکەش بکە. بەڵێ کاک دانیار شەیدا خان سڵاوتان لێبێ سڵاو لە تەواوی بینەران و بیسەرانتان بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر دێمەوە خزمەت ئێوەیە عزیز و خۆشەویست بێگومان لە دوای ئەنجامدانی تاقیکردنەوەکانی پۆلی 12 چەند قوتابیەک بە پلەی یەکەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان دیاریکران و ئەزمون و ماندووبوونی چەند ساڵەی خۆیان لەم ساڵەیە دووریەوە بۆ ئەمڕۆ بەرنامەی پەیامی ڕۆژ و تایبەتیش تەوەری هەولێرمان تایبەت کردەوە بۆم قوتابیە سەرکەوتوانە بۆی کە ئەزمونەکانیان و ئەزمموی خوێندنیان شێوازی خوێندنیان ببێ بە ئەزمونێکی باش بۆ قوتابیانەی کە ئەمساڵ بوون بە قۆناغی 12 یانە قوتابیانەی کە دەوری دووەمیان ماوە و پێویستە تاقیکردنەوەکان ئەنجام بدەن بۆیە بۆ مەبەستە ئێمە چەند ڤیتیەکمان بۆ ئامادە کردوون باسی شێوازی خوێندنی و قوتابیانە دەکەن کە نمرەی 100% بەدەستێناوە لە هەولێرەوە هاوکارمان ئیدریس محەممەد ڤیتیەکی بۆ ئامادە کردوین لەسەر خوێندکارێک کە نمرەی 100 بەدەستێناوە و پێشم وایە بەپێی وتی خوێندکارەکە بێ بەتەمایە بچێتە طبعام و پزیشکیەوە بزانێم خوێندکارە چۆن یەکەم بوو و چۆن نمرەی 100% بەدەستێنە بێکەوە بینەری ئەم ڤیتیا بین و بینەری ئەزمموی ئەم قوتابیە دەبین. مەلزەمەشم هەبووە بەڵام تەرکیزی دەرەجەیەکی من هەر کتێب مامۆستاکانم زۆر هەنیاندا و تەجربەیان کردوم. من قوتابی سەحەر سادق عزیز الحەمدولله ئەو ساڵ توانیم پلەی یەکەم بەدەست بێنم. من خۆم هەر لە سەرەتای پۆلی 12ەوە خۆم یەک لای کردبەوە هەر خۆم بۆ یەکەم حازر کردبوو بەس زۆر تەبیعیە منیش وەکو هەموو خوێندکارێکی دی تووشی ساردبوونەوە بوومە ڕۆژ هەبووە هیچم نەخوێندووە بەڵام ئەوەی گرینگە ئەوەیە قوتابی زیرەک پێویستە بزانێت چۆن خۆی گەرم و گورتر بکاتەوە دوای ساردبوونەوە. منیش بڵێن وەکو تەبیعەتی خۆم کاتم بەسەر دەبرد لەگەڵ خانەوادەکەم یان ئەو شتانم دەکرد کە ئارامیان پێدەبەخشیم بەو جۆرە خۆم گەرم و گورتر دەکردەوە دەچوومە سەر خوێندن دووبارە. تەبان خینەکی زۆر تەسەحیەدانەکی زۆر بە تایبەتی لە کاتی مڕاجعە بەڕاستی زۆر کاتێکی درێژ بوو بۆ ئێمە لە کاتی بڵێن تاقیکردنەوەش هەوڵمداوە زۆر بە تەرکیزەوە
پرسیارەکان جواب دەمەوە تا کۆتا دەقا دانیشتوم لە ناو تاقیکردنەوەکان خوێندنەکی زۆر بەڵام ئەوەی کە من خۆم زیاتر گرنگیم پێدادا ئەوە بوو کە چۆن بە لێهاتووی بخوێنم نەوەک هەر بەس بڵێن ژمارە کاتژمێرەکان بژمێرم لەم پرسیاری بە دڵی خۆی بەدەست بێنێت ئەوە دەرفەتی زۆر زۆرترمان لە پێشە لە ژیان هەستێکی زۆر زۆر تایبەت بوو من خۆم هەر بڵین چاوەڕێم دەکرد بەڵام هەر ینی هەستێکی تایبەت بوو و زۆر سوپاسی خۆی گەورە دەکەم سوپاس گوزارم کە خۆی گەورە ئەو دەرفەتەی پێدام ئەو هەستە خۆشەی سەرکەوتن ببینم لە ژیان و هەموو قوتابیەکی ئەوانەی کە خۆیان ماندوو کردووە شایانی ئەوەن ئەو هەستە خۆشەی سەرکەوتن ببینن لە ژیان بێگومان دایک و باوکم پاڵپشتی هەرە یەکەمی من بوون بە شێوەی مادی بێ بە شێوەی معنەوی بێ هەمیشە لەگەڵم بوون یارمەتیان داوم بە تایبەتی دایکم زۆر زۆر خۆی لەگەڵم ماندوو کردووە دەتوانم بەڵام بەلانی کەم هێندەی من دایکم ماندوو بووە لەگەڵم جگە لەوەش مامۆستاکانیشم زۆر یارمەتیان داوم ئینشاءالله بە ئیزنی خۆی گەورە بە تەمای کۆلێژی پزیشکیم چونکە هەر خۆم دەبینم لەو بەشە و ئیلهامێکی زۆرشم لە دایک و باوکم وەرگرتووە بناوی خوای گەورە و هێبان من ناوم عەبدوڵڵاه حوسێن ئیسماعیل حوسێنە دانیشتووی قەزای سۆرانم ئەم ساڵ پۆلی 12 بووم ئەلحەمدولیلا سوپاس بە خوای گەورە کە توانیم دەرەجەی 99.4 بەدەست بێنم بە پشتیوانی خوای گەورە سەبارەت بە شێوازی خوێندن و هەوڵ و تێکۆشانی ئێمە بە حکمیەوەی ئێمە کۆمەڵە برادەرێک بووین لە بەشە ناوخۆیی دەمان خوێند ڕۆژانە لەخوا بە زیاد بێتوانیمان ڕۆژانە بە شێوازێکی تێر و تەسەل بخوێنین کە بۆ نزیکەی 7 سەعات لە کاتی قوتابخانە دەمانتوانی بخوێنین الحەمدولیلا و بینە سەر مەسەلەی پێش ئیزندانەکە و ئەوانە پرۆگرامێکمان بۆ خۆمان کۆبووینەوە کە پرۆگرامێک دانین لەسەر شێوازی خوێندن و هەوڵی تێکۆشانمان کە بتوانین الحەمدولیلا بتوانین باشترین دەرەجە بەدەست بێنین ئەویش ئەوە بوو کە کەمترین کات و ڕێژە بۆ خوێندنمان 11 سەعات و نیو بێ کە توانیمان الحەمدولیلا ئامانجەکانمان بپێچین بە پشتیوانی خوای گەورە هەستم دەکرد کە ئەگەر بخوێنم ئەگەر جوود و کۆشش بکەم و ئەگەر ینی هەوڵ تێکۆشان بکەم دەرەجەیەکی بەرز دێنم و قسەیەکی جوانیش هەیە دەڵێ بەرەو مانگ هەڵبکشێ ئەگەر خۆ نەگەیتە مانگیش ڕێگات لێبوون بێ لەسەر ئەستێرەی خۆت دەبینیتەوە الحەمدولیلا ئەمەش بە هەوڵ و توانە دەمانویست بۆ 100 بخوێنین و بۆ یەکەم بخوێنین بەڵام ئیدی وەش فەزلی خوای گەورە و دیارە خیری خۆی تێدایە و دیارە ئەوە قسمەتەکەی ئێمە و کە توانیمان ئەو دەرەجێ بەدەست بێنین بسم الله الرحمن الرحیم جارێ من سەرەتا دەستخۆشی لە مامۆستایانی کاکە عەبدوڵڵای بەڕێزم دەکەم کە هەم بە تەلەفۆنیش پەیوەندیم پێوە کردوون و دەستخۆشیم لێ کردوون و سوپاسی ئەو جوهد و ماندووبوونیان دەکەم کە کێشاویانە لەگەڵ کاکە عەبدوڵڵا و غەیری کاکە عەبدوڵڵاش و من هەم پیرۆزبایی لە کاکە عەبدوڵڵا دەکەم و سوپاسیشی دەکەم بەڕاستی کە ئەو تەمەنە جوانە کە خوا پێی داوە توانی وەکو خۆی ئیشارەی پێدا سەرکەوتنێکی تێدا تۆمار بکە هەم بۆ خۆی هەم بۆ خانەوادی هەم بۆ کۆمەڵگە و مجتەمەعەکەی وەخوازیاریشم سەرجەم ئەو گەنج و لاوانەمان کە لە هەرێمی کوردستان دایک و باوچیان ئاواتە خوازن کە کوڕەکانیان سەرکەوتوو بن دڵی دایک و باوچیان خۆشکن ئەوش بە تەسەووری من بە چەند خاڵێک دەبێتن خاڵی یەکەم هەر قوتابیەک کوڕ بێیان کەس بێ کە دەچێتە قوتابخانە هەدەفێکی هەبێ لە ژیان هەدەفێکی بۆ خۆی دیاری بکە بۆ دەخوێنێتن هۆکارەکەی چییە ئەسبابەکان چین لە پاڵ ئەو خوێندنە و دەوێ ببێ بەچی ئەو بەڕاستی پاڵنەرێکی گەورەیە ئەوجا خاڵێکی دیکە کە زۆر گرینگە بۆ قوتابی مەشغوڵ نەبوونە بەو تەکنۆلۆژیایی کە هەیە بەڕاستی ئەمڕۆکە بە تایبەتیش بە
هەبوونی بڵێ ئەنتەرنێت و یانەوەتە مۆبایلی زیرەک و ئەوانە کە قەنەعەتم وایە ئەو قوتابیە لە هەدەفەکەی خۆ دوور دەخەنەوە. ناوم نیەنە لە قەزای چۆمان لە قوتابخانەی فیدراڵی کچان توانیم بە اختیارکردنی عەرەبی کۆنمرەی 95.66 بەدەست بینم. حتما یەکەم جار بە یارمەتی عایلەکەم دواتر بە هەوڵی خۆم توانم ئەو کۆنمرە بەدەست بینم. وەزهیمە ئەو ساڵی خوێندن لەگەڵ ساڵەکانی دیکە جیاواز بوو لەبەرەوەی نەمتوانی لە هاوینەکەەوە خۆ ئامادەکاری و هەروە خوول و ئەو شتانە بکەین کە هەموو قوتابێکی پۆل 12 پێش ئەوی بچێتە قوتابخانە ئەیکا. وەروە شتێکش کە زۆر ڕێگر بوو یان زۆر قورسی یەخستە سەر پۆلی دوازەکان و زۆر قەلەقی کردن داخستنی قوتابخانەکان بوو لە دەستپێکی قوتابخانەوە هەتاوەکو 16 2021 دەستن بە خوێندنێکی تەواو جدی نەکرد لەبەر وەسحی کۆڕۆنا. بەڵام سپاس بەخوا توانیم ئەو کۆنمرەیە بەدەست بێنم و وەروە سپاسی هەموو مامۆستاکانیش مەکەم بە تایبەتی مدیر و معاونم مامۆستا بنار کە زۆر پشتگیر و نسحەتیانە کردم تاکو بتوانم ئەو کۆنمرەیە بەدەست بێنم. بەڵام لە ڕاستیدا کردنی خوول و هەروەها قوتابخانەی تایبەت تاکەشت نییە بۆی بتوانی دەرەجەیەکی بڵند و باش بەدەستبێنی. ئەگەر بێت بتوانی لە قوتابخانە لەگەڵ مامۆستاکان تا بڕۆ بە تایبەتی خوێندنی ڕۆژانە هەر هەمووی زۆر بەڕێکوپێکی بکەی ئەوە ئەتوانی دەرەجەیەکی زۆر باش و بڵند بەدەست بهێنی. سپاسی خوای گەورەکەین کە ئیمساڵ کچەکەم نیان خانتوانی لە ئاستی قوتابخانەی فیدراڵی کچان نمرەی یەکەم بەدەست بێنێت لە پۆلی 12 زانستی. بەڕاستی ئەمە بۆ ئێمە مای فەخر و شانازیەکی زۆر گەورەیە لە کاتێکدا کە تۆ لە ژینگەیەکدا ئەژی شوێنەکە دوورە دەستە ناوچەیەکەت ناوچەیەکی تەواو پەراوێش کراوە لە ڕۆی ئەو شێوازە زانستیانەی کە پێویستە پەری پێ بدرێت یاخود ئەو خولانەی کە ئەکرێنەوە لێرانە ئەو شتانە بوونی نییە یاخود دۆخی ئەو ساڵ کە دۆخەشی زۆر تایبەت بوو کە دۆخی کۆڕۆنا بوو بەداخەوە یعنی ئەمە نەتوانرا وەکو پێویست ئەوەی کە پێویست بووی بۆی بکرێ. بەڵام ئەوەی لەسەر ئێمە بوو ئەو پەڕیتوانامان بەکارهێنا بۆ ئەوەی بتوانین کەشێکی بۆ بڕەخسێنین کە بە ئارەزووی خۆی بتوانێت ئەو قۆناغا تێپەڕێنێ. سەود نییە. سەحەرخان تۆزێکی تر میوانمان دەبێت لە ستۆدیۆ لەگەڵ دایکی بزانین ئەزمموی خوێندنی ئەو چۆن بووە هەوکات دایکی باسی زۆرەکانی خوێندنی ئەومان بووەکە. بەڵام بەر لەوەی بچمە لای سەحەرخان کە تۆزێکی تر لە ستۆدیۆ میوانمان دەبێت بێگومان شاری هەڵەبجە شاری هەڵمەت و قوربانی شاری کیمیاباران بەردەوام قوتابیەکانی هەمیشە لە کاتی ڕاگەاندنی یەکەمەکانی پۆلی 12 قوتابیەکی هەڵەبجەی بە بەردەوامی تێدا بووە. ئەمڕۆ و ئێستا دەمهەوێت لەو ڤیتیەیە گوێبیستی ئەزمموی قوتابیەکی سەرکەوتووی شاری هەڵەبجە بین بزانین ئەو چۆن توانیوێتی یەکەم لە سەراستی هەرێمی کوردستان بەدەست بێنێ. با پێکەوە بینە لێم ڤیتیە بین. الحمدلله توانیمە کە 15 جوز قورئان لەبەر بکەم و هەروەها ئەو قورئانم لە کاتی خوێندنەکەمە پێڕەو کردووە ئاەتەکانی قورئان هەندێک بوون بۆ سعیکردن و ئەلەیسە للئینسانی ئیلا ما سعى و هەروەها ئەوەشی تەوەکل کە خوای گەورە لە قورئانی پیرۆزا زۆربەی کاتەکان باسی کردووە کە خۆی فەرمێ ومن يتوكل على الله فهو حسبه. یعنی ئەو ئاەتانە هەندێکی زۆر باشم بوون بۆ کاتی سعیکردن کاتی ساردبوونەوە چونکە بەڕاستی 14 مانگ لە پۆلی 12 و هەروە ساڵێکی دوور و درێژیش ئەتوان بڵێم ساردبوونەوە زۆر جاڕووی تێکردوم و زۆر شتیش بۆتە هاندەرم یەکێک لە هاندەرەکانشم قورئانی پیرۆز بوو و شێوازی سعیکردنەکەشم زۆربەی کات لە دوای نوێژی بەیانیانەوە بووە و هەروەها زۆر بە زۆری ڕستم وەرگرتووە. لە خوای گەورە بەزیابێ فەزلی خوای گەورەیە ئێمەش ئەوەمان چاوەڕوان کردووە کە خوای گەورە ناومێدمان ناکا چاوەڕوانی ئەوەمان کردووە ئامانجێ بۆ بەدەستێنانی ئامانجێک ئەبێ ناڕەحەتی بچێژین. ئەم ناڕەحەتیانە پاڵنەر بووە بۆمان کە بتوانین هەردەم لە خزمەت یابین بتوانین هاوکاری بکەین یارمەتی بدەین.
وتی دیمەن من دایکی دیمەن سەرکە مامەساژیانم بدی مەکتەبەکەی دادە دیمەن وتی دەیدایکی دیمەن گیان مژدەم بەری ئەوە تا ناوی دیمەن هاتۆتۆ دەرەجێ باشیە ناو وەزیری پەروەردە ئەڵێ سەعات 4 قسەی لەگەڵەکەین تە منیشتم باش گەڕامەوە بۆ ماڵم هاتمەوە خوشکەکەم و خوشەزاکەم لێرە بوون هەر هاتمە دەراکەم کردو سوژدەم برد و گریانێکی زۆر بەکۆڵ ئەمانە گریان منە گریان خوشەکەم چی قەوماوە هەروەتم قسەم مەکەن گریانی خۆشیە زۆر گریان ئەوانش گریان تەکە زۆر گریانەوەمانە وتم دیمەگیان هە ئاواتە کەواتە دی یەخوا پیرۆزبی وڵا داوا لەو خواگیانە ئەەکەم ئەم فەزلە گەورەی بە ئێمە بەخشی هیوادارم ببێتە دکتۆرەیەکی سەرکەوتوو بۆ دنیا و قیامەتی. من ڕۆزی عمەر ئەمین قوتابی لە کۆلێژەکانی یونایتد ساینس کۆلێژی هەڵەبجەی هاوبەشی کچان الحەمدوللا خوای گەورەوەی پێبەخشیم لە نعمەتی خۆیەوە کە ئەم ساڵ بە کۆنمرەی 696 توانیم پلەی سێم بەدەست بێنم هەرچەند ئەم ساڵ ئەوەیان لێ سندینەوە کە ئەو قوتابیانی کا دوو هەڵیان کردووە بنە پلەی سێم ئەوەش جێی داخێکی زۆرە بۆ ئێمە من الحەمدوللا خۆشم لە ناوەندی لە دەستگای نووری حکمە قورئانم خوێندووە و ینی دەرسە شەرعیەکان وە لێرەشەوە زۆر سوپاسی مامۆستاکانیانەکەم ینی بەڕاستی مامۆستایەکن بێ بەرامبەر و بێ هیچ شتێک تەنها خالیسەن لەبەر خوای گەورە خەریکی قوتابیانە بن ئەمەوێ زۆر سوپاسیان بکەم چکە یارمەتی دەرم بوون بۆ ینی بۆ دنیا و بۆ قیامەتیشم پۆلی دوانزە شتێکە بەڕاستی ئەزیێت و ماندووبوونی زۆری ئەوێ ینی هەم لە ڕووی معنەویە و هەم لە ڕووی هەوڵدانەوە ئەبێت زۆر خۆمان خەریکین لەگەڵی ئاگامان لێبێ و ئەبێت ئاماجمان ئەوە بێت بەڕاستی هەموو ساتێکی ژیانمان پۆلی دوانزە بیان هەر کاتێک تر بێ ئاماجەکەمان ئەبێت لە کۆتاییە بۆ لای خوای گەورە بگەڕێتەوە و ینی هەر شتێک ئەیکین لە دنیاە و بەتابەت پۆلی دوانزەش کە ڕێگەیەکی زۆر ئەوەیە ڕێگەیەکی زۆر ئاسان و چاکە بۆ ئەوە کە هیوامان و ئامانجمان ئەوە بێ کە خزمەتی دین بکەین. الحەمدوللا زۆر دڵخۆشم هەرچەند ڕۆزیخانە ینی ئەوەی من لەبیرم بێ لە تەمەنیا ینی ئەمە سێم جارێتی وشەی سێم هەچەندم سێهەمەش ینی ئەوە ناگەیەنێ سێهەمە لەسەر ئاستی هەرێم زۆرە بەڵام بەردەوام یا یەکەم و یا دووهەمە الحەمدوللا لەخوا بەزیابێ ینی زۆر لێی ڕازین زۆر ئومێدمان پێی هەیە ئینشاءڵڵا ئەبێتە کەسێکی زۆر خزمەتکار بە دینی ئیسلام و بە کۆمەلگا بە گشتی زۆر ئومێدمان هەیە و هەوڵیشمان لەگەڵداوە و ئینشاءڵڵا هەر ئەوە چاوەڕێکەین و ئینشاءڵڵا خوا بەزیابێ ینی ئەوەی پێم کرابێ وەکوت من هەر لە سەرەتای پۆلی دوانزەوە وەکو خۆم لە لای خۆم حاڵەتێکی نەئاسایە بۆ نمونە لە هەر ڕێکخراوێکارم کردووە لە چەند ڕێکخراوی وازم لە هەموو کاری ڕێکخراوەکان هێنا و ئیجازەم کردو هاتوومەتەوە ماڵەوە ینی بۆ نمونە لە ئەم ساڵە مناڵی بچووکمان بۆ پەیدا بووتووە بە ڕۆزی تۆ هەست مەکە ئێمە مناڵمان هەیە ئەگە لەسەر تۆیە تۆ نید لە ماڵا وەکو ئەرک تۆ تەنها وەکو ئەوە هەیت خزمەت بکرێت نەگۆکەوەی ئەرکێکە لەسەر شام ینیش بەڕاستی زۆر گەنگی دایک و باوکە بێ ئاگایان لەوە بێ چ کوڕ چ کچ ینی هیچ نابێ ئەو ساڵی دوانزەیە با داینێن ئەوان خزمەتی بکەن ینی بەشغڵی نەکەن بە ئیشوکاری ماڵەوە ئیشی گرنگی ئەو کاتە کۆششکردنە لە پۆلی دوانزە. بەناوی خۆی بەخشندە و مێرەبان طبعاً ئەوەی کە زۆر جێگای دڵخۆشی بوو دەبینی بەشێکی زۆری ئەو قوتابیانی کە یەکەم بوونە یان نمرەی زۆر باشیان بەدەستێناوە بەڕاستی سەرپۆش و پابند بوون بەدینەوەن و هەروەکو وەزیری پەروەردە ئاماژەی پێدا زۆرێک لە قوتابی یەکەمەکان قوتابی خوێندکارە حکومیەکانن یان ئەمەش هێشتان جێگای دڵخۆشیە کە قوتابیە هەژارەکان کە بەردەوام لە قوتابخانە حکومیەکانن بەشێکی زۆری یەکەمەکانی ئەم ساڵیش بەبەر ئەوان کەوتووە. قوتابیەکی تری یەکەممان هەیە بێگومان چل قوتابی یەکەممان هەبوو لەسەر ئاستی هەرێمی کوردستان قوتابیەکی ترمان هەیە ئەمە هەوڵمانداوە لە چوارچێوەی شارە جیاوازەکان وەریگرین ئەمجارە لە پێنجوین قوتابیەکمان هەیە ئەویش یەکەمی سەراستی هەرێم بووە بەیەکەوە بینەری ژیانی ئەو دەبین بزانین ئەو چۆن توانیوێتی یەکەم لەسەر ئاستی هەموو هەرێم بەدەست بێنێ لە پێنجوینەوە با پێکەوە بینەری ئەم ڤیدیۆ بین.
غەفور لە قوتابخانەی ئامادەی پێنجوەین تێکەڵاو سپاس بەخواتوانی بەم ساڵ بە کۆنمرێ 9.71 ببمە دووەمی هەرێم و یەکەمی سەر قەزای پێنجوێن و سپاس بۆ دایک و باوکم سپاس بۆ مامۆستاکانم کە هەوڵێکی زۆریان لەگەڵداوم و سپاس بۆ مدیر و معاونی قوتابخانەکەمان سەرەتا کە پێیان ڕاگەیاندم ساعت 5 ئێوارە و پێیان ڕاگەاندم کە وتیان تۆ دووەمی هەرێم بووی زۆر خۆشحاڵ بووم و زۆر پێم خۆش بوو کە ئەو نمرەم هێناوە و ئەوەش هەمووی لە فەزلی خودای گەورەوەیە زۆر سپاس گوزاریم ڕۆژانە چەندێ سعیتە کرد تۆمحی تۆ ئەوە بوو کە بەدەستوێنیان تۆمحی تۆ زیاتر بوو بەڵێ من هەر لە مناڵی ئەوە من لە مێشکا بووە کە ئینشاءڵڵا بچمە کۆلیژی توعام یعنی و هەروە سپاس بخوا توانیشم بگەێنم ئەو نمرەیە و ڕۆژانەش لە هاوینەکە چوومە خولی هاوینەوە بەڵام سایەکی زۆرم نەکە چونکە زۆر خوێندکار لە هاوینەکە خۆیان ماندووەکەن و دوایش لە نوێی ساڵ سا دەبنەوە بەڵام من زۆر خۆم ماندوو نەکرد بەڵام سپاس بخوا کە چوونەوە خوێندنگا هەوڵێکی زۆر جدیندا و لە کاتی لە ڕۆژەکەش ئاتوانم بڵێم ڕۆژانە بە تێکڕایی ینی هەموو ڕۆژێک بوانە بۆ بەڵام بە تێکڕایی ڕۆژانە 14 ساعت 13 ساعت ئەو ناوە سعیم کردووە بەڵێ من ڕۆژانە مۆبایلم بەکارێنا بەڵام بە شێوەیەکی سنووردار چونکە ئەگەر سنوورێکی بۆدانی بێگومان زەرێکی زۆر لێیە بەڵام من بە شێوەیەکی سنووردار بۆ پرسیارکردنە مامۆستاکانم بۆ گوێگرتن لە ڤیدیۆی مامۆستاکان لە یوتیوب بۆ زۆر شتی تریش بەکارمناوە بەڵام بۆ شتی زیان بەخش و شتانە هیچ بەڵێ کاتێکی ڕۆژەکە بیرمێ بەس حەفتانە هەچوومە دەرەوە ئەویش چونە دەرەوەکەم ئەوە بۆ چوون بۆ نوێژی هەینی ئەینا چونە دەرەوەی ترم نەبوو بە هیچ شێوێ لا کاتی قوتابخانە بەڵێ چونە دەرەوەم هەموو بەڵام لە کاتێکی لە ڕۆژەکە نەخێت هیچ چونە دەرەوە و شتێکم نەبووە وەڵای ئەو هەڵێک کە کیمیا کردم شتێکی ئاسانی جوو بەڵام خۆی تێبینیە بووە بۆیە ئەو تێبینیە و جێبەجێ کردایە بەڵام من خۆشم ئەو تێبینم ئەزانی کە بێ وای لەکەی بەڵام بیرم نەوە بیکەم تر بۆیە ئەو دوو نمرەم ڕۆی لە کیمیا بەڵام سپاس بخوا هەموو وانەکانی ترم سەبوو پێنجوین لەگەڵ خاکە بەپیتەکەی خاکە پڕبەرهەمەکەی پڕبەرهەمی کشت و کاڵی سوپاس بخوا لەگەڵەوەش دیارە قوتابی زۆر سەرکەوتووی لێە پیرۆزبایی لەم قوتابیەکەین بەو هیوایی کە بتوانێت بەشێک بە ئارەزووی خۆی هەڵبژێرێ نەک بەشێک لە سەراستی نمرە هەڵبژێرێ دیارە من لە ماوەی ڕابردوو قسم لەگەڵ بەشێک لە خوێندکارەیەکەمەکان کرد بەردەوام جەختیان لەوە کردەوە کە پێویستە و توێژەرانیش لە ماوەی ڕابردوو هەروەکو لە تەوری ڕابردوو ئاماژەیان پێدا تکایە با ئێمە لەسەر ئاستی نمرە بەشەکانمان هەڵنەبژێرین دەکرێت قوتابیەک سەتی هێنابێ لە بەروی خەڵکی پێنجوینە و پێنجوین خاکەکەی بەپیتە بچێ بۆ بەشی کشت و کاڵ و ئەندازیاری کشت و کاڵ بخوێنێ لەوێوە خزمەتی هەم گەلەکەی و هەم ناوچەکەی خۆی بکە لەوەیە بە چەندین ساڵە هەروەکو کاکدابانمان هەیە خەڵکی پێنجوێنە لەوەی ئەو باش ئاگەی لە جوگرافیەکەی خۆی بێ خەڵکیوێ خەریکی کشت و کاڵە بەڵام بە زانستی کشت و کاڵ بکەی بێگومان زۆر بەرهەمی زیاتر دەبێت قوتابی سەرکەوتومان لە هەرێمی کوردستان یەکجار زۆرە و ئێمە تەنها لە پەیامی شادەمانەوێ و پەیامە بگەێنین تەنها و قوتابیانە سەرکەوتو نین کە سەتیان بەدەستێنەوە بەڵکو تەواوی قوتابیانی کە بەشداری قۆناغی دوانزایان کردووە قوتابی سەرکەوتون ئێمە سەیری ڤیتیەکی ترەکەین قوتابیەکی تری سەرکەوتومان هەیە ئەمجارە لە قەڵاتزێوە سەیری ئەزمموی ئەم قوتابیەش ئەەکەین و دواتر لا ستۆدیۆ بەردەوامی بە ئەزمموی قوتابیەکی تری سەرکەوتووە دێن کە سەحەرخان هەروەکو لە ڤیتیەکەمتان بینیتە سەیری قوتابیەکەی قەڵاتزێەکەین بزانین ئەزمموی ژیانی ئەو چۆن بووە لەگەڵ خوێندنی ناوم ساهیرە ڕەئوف خوێندکار لە ئامادەی ڕۆژهەڵات لە بەشی زانستی دانیشتووی شاری قەڵازێم زۆر سپاس بەخوا کە ئیمساڵ توانیم بەرزترین نمرە بەدەست بهێنم و ببم بە یەکەمی هەرێم بەڕاستی من زۆر هەوڵمدا و لە سەرەتا قۆناغی دوانزە ئامانجم ئەو بوو کە ببم بە یەکەمی هەرێم و سپاس بخوا بە ئامانجەکەی خۆشم گەیشتم و ڕاستی زۆر ماندوو بووم بە بارودۆخی سەختدا تێپەڕیم زۆر هەوڵمدا بەڵام سپاس بخوا سەرڕێ ئەو هەموو کەم و کوڕیانە بەبێ مامۆستای تایبەت لە خوێندنگایەکی حکومی توانیم بەردەوام بم سپاس بخوا
بەڵێ من وەکو هەر خوێندکارێکی تر لە ئامادەیەکی حکومی بووم بەبێ مامۆستایی تایبەت و توانیم ئەم نمرەیە بەدەست بهێنم و لێرە دەمێ زۆر سپاسی مامۆستاکانم بکەم خانەوادەکەم کە زۆر هاوکاریان کردو. وڵێ بەڕاستی هەستێکی زۆر خۆش بوو تەنانەت بە خۆشی داگیریام چونکە من ئامانجەکەی خۆم بەدەستێنا ئەو ئامانجی سەرەکی من بوو لە پۆلی 12 زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی. ڕۆژانە بەشەیەکی گشتی 8 کاتژمێر خوێندومە هەندێک ڕۆژ زیاتر هەندێک ڕۆژ کەمتر بەڵام ڕاستی من زۆر فشارم بۆ خۆم دروست نەدەکرد و دەمەوێت لێرە بە خوێندکارانی 12 بڵم ئەوانە ئیمساڵ لە 12 دەبن یعنی براوی پێشبڕکە لە سەرەتادا دیاری ناکرێت نیش لە سەرەتادا ئەوان بەو ڕادەیە باش نەبووم تەنانەت لە وەرزی یەکەم عەدەلم 94 و پێیان دەوتم تۆ ناتوانیت لەم لە سەری ساز بهێنیت بەڵام سپاس بخوا توانم ئامانجەکەی خۆم بپێکم و لە چ ڕۆژەکەش ڕۆژانە تقریبی بە 12 ساعت دەم خوێند بەڵام من پێشتریش وتوما کە لە منداڵی خۆنی ئەوم هەببم بە باشترین پزیشکی وڵات بەڵام لێرەوە دەمەوێت داوا لە وەزارەتی پەروەردە بکەم داوا لەلایەنە پەیوەندیدارەکان بکەم بەڕاستی من وەکو یەکەمی هەرێم حەز دەکەم لە دەروی وڵات بخوێنم ئەگەر بتوانرە حکوومەت ئەو بودجێمان بۆ دابین بکات چونکە باوکی من پێشمەرگەیە لە ڕاستیدا باوکی من ناتوانێت ئەو بودجێ بۆم دابین بکات لە دەروی وڵات بخوێنم بۆیە داوا لە وەزارەتی پەروەردە دەکەم ئەو بۆ یەکەمەکانی هەرێم بکەم. بەناوی دەستی کارژێڕی خوێندگە ئامادەی ڕۆژهەڵاتەوە گژما مەسانەوە پیرۆزبایی لە خوێندکاری خۆشەویستمان سایر ڕۆڤ دەکەین بەبوونی بەدەستێنانی پلەی یەکەم دەرە سایرێکی بۆ لەو خوێندکارانەی کە لە قۆناغی دەمی زانستی و یازدەمی زانستی لەسەر ئاستی خوێندگەکە ئێمە پلەی یەکەمی بەدەستێناوەیەک بۆ لە خوێندکار یەکەمەکان ئومید و هیوامان پێوە لە ئەوڵدا کە بتوانێت دەرەجەیەشی بەرز بێنێ و جێگەی خۆشحاڵیە و هیوای ئەوەی بۆ دەخوازین کە لە ئایندەدا ببێتە کەسێکی کاریگەر لە بوارەکەی خۆیدا بۆ خزمەتکردنی کۆمەڵگەی کوردستان. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان من سەحەر محەممەد خدر دانیشتوی ناحیەی سەنگەسەر خوێندکارم لە ئامادەی سەنگەسەر توانیم ئەو ساڵ کە پۆلی 12 توانیم کۆنمرەی 99.7 بەدەست بهێنم توانیم کە ببم بە دووەم لەسەر ئاستی هەرێم و سپاسی خوا دەکەم سپاسی خەزانەکەم دەکەم بە تایبەتی خوشکە گەورەکەم سپاسی دایک و باوکم دەکەم ئەنی مرۆڤ سەرەتا کە خەونی گەورەی هەبێ بێگومان دەبێت زۆر خۆی ماندوو بکات لە پێناوبەتی هێنانی ئەو خەونە گەورانە خوشکەکەم هەمیشە کە دەهات پێی دەگوتم ئەتۆ خەونی گەورە دروست کردو مرۆڤیش کە خەونی گەورەی هەبێ نابێ ڕەحم بەخۆی بکە بێگومان نابێ ڕەحم بەخۆی بکەیت لەو قۆناغیدا پێویستە هەوڵێکی زۆر قوربانی دانێکی زۆر بدەیت بۆ ئەوی بکەیتە ئامانجەکانت و دڵنیابن لەوەی کە هەر کەسێک هەوڵ بدات بۆ ئەوی کە مەبەستێتی دڵنیابن کە بەدەستی دەهێنێت زۆربەی کاتەکانم لێرە بەسەر دەبرد هەر لەسەر مێزەکە لە لای کتابەکانم بووم لە هاوینەوە دەستم بە خوێندن کرد نزیکی ساڵێک زیاتری خوێند بەردەوام بووم بەردەوام لە هەوڵ و کۆششدا بووم هاوینەکەی سەرەتا لە یوتیوبەوە دەستم پێ کرد لەبەر ئەوەی بەهۆی کۆڕۆناوە کۆمەڵێک یعنی ڕێگر هەبوون لە بەردەمکرانەوەی خولەکان و دەورەکان ئەم توانیم کە بەبێ خول بەتەنها دەست پێ بکەم لە ماڵەوە ڕۆژانە چەند کاتژمێرێک دەم خوێند بەڵام بە پێوەەر نەبوو ڕۆژی وا هەبوو کە هەموو کاتەکانی سعیکردن یعنی هەموو کاتەکانی ڕۆژم تەخان کرد بوو بۆ سعیکردن نزیکەی ڕۆژانی ئاسایی ئەو ڕۆژانەی کە ئەرکم کەمتر بوو 6 بۆ 7 ساعت سەعیم دەکرد و 6 بۆ 7 ساعتیش کاتم دانابوو بۆ خەوتن و کاتەکانی تریش تەنها ساعتێک بۆ ناخوارد ئەو خەونێکە لە سەرتاوە دروستم کرد بوو بەدەستهێنانی نمرەیەکی بەرز بووە الحەمدولیلا کە بەدەستم هێنا لەمێش بۆ خەونم پێ دەخواست ئەوە هەر خەونی من نەبوو خەونی دوو خوشکی تریشم بۆ خوشکەکانی ترم کە ئەوانیش توانیان 96 و 97 بەدەست بهێنن سپاس بەخوا زۆر هەوڵمدا تا پێیگەیشتم و دڵنیابن هەر کەسێک بیاوێت ئامانجێکی لە مەشکدا بێت هەوڵ بدات بۆی دڵنیابن کە بەدەستی دەهێن بێگومان الحەمدولیلا ئەو کاتێک کە هەواڵیان پێگەیاندم لە کۆنتڕۆڵ و تەلەفۆنیان بۆ کردم پێیان ڕاگەیاندم کە من دووەمم لەسەر ئاستی هەرم یەکەم شت سوزدەیەکم برد بۆ خوای گەورە و سپاسی خوای گەورەم کرد کە یعنی ئەمنی بە قابلی ئەو ئاستە زانیوە هەستێکی زۆر خۆش بوو کە من ناتوانم بە زمان وەسفی بکەم.
بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان بەشێک بوو لە ئەزمموی سەرکەوتوی کۆمەڵی قوتابی کە لە شار و شارۆچکە جیاوازەکانە. من لە ستۆدیۆ میوانداری سەحەرخانم کردووە. سەحەرخان بەخێر بێ. هاوکات لەگەڵ دایکی دکتۆرە نەرمین کە جاران دکتۆرە بۆ بابەتی پزیشکی زۆر هێناومانی ئەمڕۆ بۆ سەرکەوتنی کچەکەت داوەتمان کردووی. بەخێر بێ، زۆر خۆشحاڵین. جارێ پێم بڵێ سەحەرخان هەستێکی چۆنت هەیە کاتێک دەبینی یەکێکی لە یەکەمەکانی سەرهەرێ؟ بەنای خۆی گەورە میهرەبان، سوپاسی کەناڵی پەیام دەکەم بۆ میوانداریەکەتان. تەبان هەستێکی زۆر خۆش بوو کە ئەو خەبەرەم پێگەیشت. زۆر سوپاسی خۆی گەورە دەکەم چونکە ئەو نمرە بەرزەی من، ئەو نمرە جوانەی من هەمووی فەضڵ و نیعمەتی خۆی گەورەیە. طبعاً لەگەڵ وەش ماندووبوونی خۆشمی تیادایە، ماندووبوونی دایک و باوکم، ماندووبوونێکی زۆری مامۆستاکانیشمی تێدایە. لەبەرەوە سوپاسی هەموو لایەک دەکەم. هەرخۆم لە بیدایەوە چاوەڕوانی یەکەمیشم دەکرد، بەڵام هەر هەستێکی زۆر خۆش بوو کە ئەو خەبەرم پێگەیشت. باش با هەلە دایکیشی بپرسم، دەڵێن دایک بۆ منداڵەکەی لە خۆی پەرۆشترە. دکتۆرە تۆ هەستێکی چۆنت هەبوو کاتێک زانیت منداڵەکەی تۆ یەکێک بووە لە یەکەمەکانی هەرێم؟ والله هەستیەوەم هەبوو کردواری دەڵێ ئەوی لەسەر سەبرانە لەسەر خێرانە. يعني ئەو ساڵ پۆلی 12 بەعام نەک تەنها لە بۆ سەحەرخان، یعنی ساڵێکی سەخت بوو، کۆڕۆنا و بستنەوە ناو پۆل، بستنەوە ئۆنلاین، بگەڕێنەوە دانیشن لە ماڵ، یعنی بەڕاستی سترێسێکی زۆریان هەبوو بێجگەلەوەی کە خۆیان پۆلی 12 بوون، یعنی سترێسێکی زۆریان هەبوو. سەحەرخانیش ماندووبوونێکی زۆری چێشت بەڕاستی، یعنی من هەندە جار زۆر تەشجیعم دەکرد، طبعاً زۆر هەردەم وشەی مشجعم پێ دەوە بە زۆر جار لە ناخەوە، يعني دەمگوت زۆر ماندوو و حەقنی ئەوەندە خۆی ماندووکە، بەڵام یعنی مەبەستم زۆر ئەوەندە تااقەتی هەیە و خۆی ماندی کرد کە بەڕاستی شتێکی باشە ئینسانەکە يعني هەوڵدا لە بۆ خەونەکەی خۆی، يعني کە خەبەرەکەمان وەکو سەحەرخان گوتی تاوەقوعمان دەکرد، طبعاً بەس ئیدی من چانسەکەم هێش بۆ هەموو جار بە سەحەرخان دەمگوت دەرەجە هەموو شت نییە گەر دەرەجە کەشت بە دڵی خۆت نەهاتەوە، زۆر ئاساییە، يعني زۆر طبیعی وەریگرە. بەڵام خەبەرەکە بەڕاستی خەبەرێکی خۆش بوو کە ینی وەکو بڵێ دایک و باوک لە خۆی چەند پێی خۆشە کە هەدەفەکەی خۆی بینتەجێ، دە ئەوەندە و 100 ئەوەندە پێی خۆشە کە منداڵەکەی هەدەفەکەی بینتەجێ، یعنی بگاتە ئەو خەونەی کە بۆ خۆی دانابوو. باش بەڕاستی خەبەرێکی خۆش بوو. باشە، با من بێمە سەر ئەزمموی خوێندنت سەحەرخان لەوەی بەشێک لە قوتابیان ئەم ساڵ ببوون بە پۆلی 12 بەشێکیانیش مانگی نوێیان مابێ، بەشێکیانیش تاسین معدل بێ. حەزەکەم ئەزمموی خۆتم بۆ باس بکەیت چۆن ئەو دەرەجەیەت بەدەستێنا بۆی کە قوتابی سوود لێ وەرگێ. ئاخۆ تۆ ڕۆژانە دەتخوێند یان هەفتانە مراجعات دەکردەوە یان شێوازی خوێندنە چۆن بوو جەدوەلی خوێندنە بەگشتی؟ طبعاً یەکەم شت گرنگترین شت خوێندنی ڕۆژانەیە کە ئەو بابەتەمە ڕۆژانە دەخوێند، دوای هاتنەوە ماڵەوە جوان بابەتەکەم زەبت دەکرد و دواتریش هەتا بڵین ئەو بابەتە لەبیر نەکرێت دەبێت پاش بڵین هەفتێک دوو هەفتە دووبارە پێداچوونیەوەکی لەسەر بکەیت. بەو نوع خوێندومە، بەڵام ئەوەی کە زۆر گرنگیم پێداوە ئەوە بووە کە چۆن بە تەرکیز بخوێنم، چۆن بە لێهاتووی بخوێنم، نەوەک چونکە من هەر بڵین لە یەکەم ڕۆژی پۆلی 12ەوە هەرگیز ژمارەی کاتژمێری خوێندنەکانم نەژمارتووە، بڵین چەند کاتژمێر خوێندومە و یاخود بچم لە هاوڕێکانم بپرسم ئەوان چەندیان خوێندووە. هەمیشە هەوڵم داوە ئەو بڵین ئەو خوێندنەی لە ئەو ڕۆژە دامناوە تەواوی بکەم. ئەجا لەوانەیە بڵین تەنها 4 کاتژمێری بووی، لەوانەیە 10 کاتژمێری بووی، حەسەب بڵین ئەو بابەتە. باشە، خوێندنی دەڵام 4 و 5 کاریگەری بە 6 ئەبەیە تا 90 چۆن بوو، بەعفوەن 10 و 11 دەکات. خوێنی ئەوانت چۆن بوو؟ ئاوا زۆرت خوێن لەوێژ نمرێت بەو شێوە بەرز بوو؟ بەڵێ، خۆی هەموو قۆناغەکان تەواوکەری یەکدینە، پۆلی 12ش تاوکەری قۆناغەکانی ترە، هەرنەک بەستە و 11 دەتوان بڵم لە پۆلی یەکەوە هەمووی بەستراوە بە یەکدی. الحەمدولillah من باش دەمخوێند پۆلی 10 و 11، بەڵام مەرج نییە ئەو قوتابیە کە بڵین لە پۆلی 10 و 11 نمرەی بەرز بووە 12ش نمرەی بەرز بێت. گرنگترین بڵین قۆناغی 12ە. باشە، بێگومان لەگەڵ بوونی پۆلی 12 کۆمەڵێک ئۆفری ملزەمە و کتاب و کۆمەڵێک جیاوازی دێتە بەردە. تۆ زیاتر پشتە بەچی دەبەستی؟ من خۆم تەرکیزی ڕئیسی مەلزەمە بووە، بەڵام هەرگیز کتێبم ئێمان نەکردووە، هەر ڕۆژانە لەگەڵ کتێبەکە ڕۆیشتوم، بەڵام لە زۆربەی دەرسەکان مەلزەمەم بەکارێنەوە، بەڵام هەبووە دەرسیش کتێبم بەکارێنان بێت. باش، چۆن بڕیارتدا هەر بە دەوری یەکەم و خولی یەکەم خۆت تەواو بکەیت و بیرت لە دەوری دووەم نەکردەوە؟
من خۆم هەرگیز دەوری دووەم لە مێشکم نەبوو بەڵام لای خۆم وامدا نابوو کە دەچمە ناو تاقیکردنەوە سەیری پرسیارەکان دەکەم ئەگەر خی گەورە سەهلی کرد لۆم تانیم بڵین جواب دەمەوە جوابی دەدەمەوە الحەمدولە لە هەموو تاقیکردنەوەکانیش هەروە بوو زۆر بە ئاسانی بێ هیچ کێشەیەک جوابم پشت بەستم بەخوای پەروەردیگار دەتوانین بڵین هۆکاری سەرێکیە بۆ سەرکەوتن بەتەئکید من هەر لە بیدایەوە تەوەکلم کرد بۆ سەر خودای گەورە دەمزانی کە ئەو نمرەی من بەدەستی دێنم خێری بۆ من تێدایە هەر بەو نۆعاش هەر بەو بیرۆکێش چوومەتە ناو تاقیکردنەوە لەبەرەوە مرتاحیەکی زۆر و ئارامێکی زۆری دامێ ئەوەی کە بڵێن پشتم بەستۆتە سەر خۆی گەورە لە یەکەم ڕۆژی بووی بە پۆلی 12 خەونە هەبوو ڕۆژێک ئاوە لە تەلەڤیزیۆن میوانی بکرێت و وەکو یەکێک لە یەکەمەکان قسە لەگەڵ بکرێت باڵە بەتەئکید هەر من خۆم لە یەکەم ڕۆژەوە خۆم یەکلای کردبەوە کە یەکەم دەرچم هەر خۆم بۆ یەکەمیش حازر کردبوو لە بیدایەوە سپاس بەخوا یەکەمیش بووی باشە حەزەکەم سمۆ لای دایکت بێگومان لەگەڵ تۆ ئەوە چەندە پۆلی 12 تا دووەمە لە هەر کاتێک لە ماڵێک پۆلی 12 دەبێ ئیتر ئەو ماڵەیە بە تەواوەتی دەشێوێ دەڵێن پۆلی 12مان هەیە سەفەر ناکەین زوو دەخەوین سەیری تەلەڤیزیۆن ئەو بابەتانەش ناکەین حەزەکەم وەکو دایکێک کە قوتابیەکەت یەکێک لە سەرکەوتووترینەکانی قوتابیەکانی هەرێم بووە ئێوە چۆن کاتتان ڕێخستە بوو ئایا ئەو جەوەیەتان بۆ دروست کرده بوو کە بخوێنە یان جەوێکی وا کە ئیتر پۆلی 12مانەیە دەبێت لە هەموو شتێکا دووربین یان سەفرە و سیاحەتتانیژە کرد بەڵێ بێگومان لە هەر حاڵەتێکی بڵێ بەسەر خێزان دێ دەبێت تەوازن ڕابگرێ بە تایبەتی دایک و باوکیانی مەسلەی کوردیمان هەیە دەڵێن شیش سوتێنە کەباب یعنی بڵێ تۆزێک نەشات و چالاکی ماڵەوە کەم دەبێتەوە بەڵێ بەڵام هەندێک شت هەیە بۆ ڕفرێشبوونی تەڵەبەکە بۆ ینی دووبارە دەستپێکردنەوەیشی نوێ خوێندنی بە گڕ و تین و ئەوانە پێویستە بۆ نمونە تەنها لەو فترەی بڵێ مراجعە و ئیمتیحان بڵێ سەحەرخان کەم دەهاتە دەرەگەنا فترەکانی دەچین بۆ گوند لای خۆمان لە هیران بۆ نمونە دەچینە سەردانی خزمان یان مەسەلەن بۆ نمونە حەزی لە هەر دەرچوونێکی کە بە ئاسایی بوو بەڵام بە شێوەیەکی گشتی سەحەرخان ڕۆژێکی دانابوو لە هەفتە بۆ دەرچوون چونکە ئەو بەرنامەیەکی زۆر بڵێ دقیقی هەبوو بۆ خۆی بۆ خوێندن ینی بەرنامەی ڕۆژانەی هەبوو بۆ خوێندن ڕۆژێکی دانابوو لە نهایەتی هەفتە ئینجا پێنجشەمەکە یا جومعەکە بۆ دەرچوون بەڵێ دەرچوونمان هەبوو بەڵام خۆت دەزانی بەهۆی کۆرۆناوە ئەو ساڵی ڕابردوو هەر بەعام دەرچوون کەم بوو نەک بە نسبەت ئێمە وەکو پۆلی 12مان هەبوو بەڵام هەر بەعام خەڵکی دیش ینی ساڵێکی ناخۆش بوو نە دەتوانانی بیست هەموو شوێنێک نەدەتوانین بیستە دەرچوونی زۆر قەڵەباڵغ یان بۆ نمونە کۆبوونەوەی خێزانی ئەوانە بەعام کەم بوو بەڵام ئەمە وەکو خۆمان ناحیەی دەرچوون و تەرفیهی و ناحیە ئەوەی کە بۆ نمونە لە جەوی خیندن بچێ دەرێ ئەوەمان تەطبیق کردێ لە ساڵەکە تەنها لەو فترەی ئەخیری نەبی کە بەڕاستی سترێسەکە زۆرە کە پێش ئیمتیحان مراجعەی پێش ئیمتیحان لەگەڵ ڕۆژانی ئیمتیحان یعنی ئەوە هەبوو بەڵێ دکتۆرە نەرمین من دێمە سەرەوەی ئەم چل ڕۆژە چۆن خوێندوێتی بەڵام دەڵێن بەردەوام دایک ئامۆژگاریەکی قوتابیەکە بۆی کە ینی ئامۆژگاریەکی دایکانەیە حەزەکەم ئامۆژگاری دایکانە کە بەردەوام پێی دەگوت چی بوو چ شەیەک بوو زۆر تکرارت لێ دەکردەوە لە ژیانی ڕۆژانە پێمان بڵێ بەڵێ وەڵاهی ئەمن نەک لە بەسە هەر لەبەر هەموو منداڵەکانم فێریان دەکەم دەڵێم ئینسان بە ماندیبوونی خۆی دەگات ڕاستە خوای گەورە ینی پاڵپشتی خوای گەورە زۆر مهمە بەس قانونێکی خوای گەورە هەیە لە دنیا و ئین لەیسە للئینسانی ئیلا ما سعى ینی تو لێرە دانیشتووی کە شهادەت ناداتێ لە ماڵەوە دانیشە هیچ نەکەی بەڵام لە هەمان کات چەند سقەت بە توانای خۆت هەیە کە ئەتۆ دەبێ بە توانای خۆت بگەیە ئەو خەونەت دەبێت 100 سقەت بە خوای گەورە هەبێ کە خوای گەورە پشت دەگرێ ینی ئەو دوو نقطەیە زۆر مهمەکەم بڕوابوون بە توانای منداڵەکەت ینی پشتی بگرە زۆر جار هەیە مثلا لە ماڵێک تەڵەبە من دیتیتم تەڵەبەکە زۆر توانە هەیە داکۆباکە دەڵێ دەلێ گەڕێ وەڵاوی ئیسەتی نییە باشە بۆی پێ دەڵێ ئەگە ئینۆتیش بەر پێ بڵێ بڵێ ئیتو ئیسەتی چاڕوان لێ دەکەم ئەتو زۆر زیرەکی ئەتو لەوە زیاترت تێدایە ئەتو پارنەوەتە بە ئەو ساڵ سەتی دەینی ینی یەک نمونەیەک چکە بە دایکان دەڵێم کە ئەنیشەکە زۆر بەسیتە بەڵام مانایش زۆر گەورەیە سەحەرخان سەفی سێ ابتیدایی سێم بوو لە مەکتەب یەک ساڵ هەموو ساڵەکانی بێکەم بەڕێ کردووە الحەمدوللا ساڵێک سێم بوو ساڵی دوم کە پۆلی چار بوو یعنی چاری سەرەتایی کەسان بچووکە هاتگوتی دایجانە من زۆر پێم ناخۆش بە پارەهام ئەو ساڵ یارمەتیم دەدە بیەکەم بم زۆر تەشجیعم کردم نەک ئەو ساڵی کەم شتی هەم ساڵەکان یەکەم بی چونکە تو یەکەمی ئیوەنی دووەم و سێم بی فبەو حاڵەی کەم شت تەشجیعی منداڵەکەت بە کەم نەزانینی زۆر مهمە بەڕاستی یعنی دائیمەن گەورەتری پیشاندەی یعنی یارمەتی بێ کە خەونی گەورە بی
يعني پێغەمبەر صلی الله علیه و سلم کە داوای بەهشتی لە خوا گەورە کرد داوای فردەوس ئەعلای کردووە یعنی ئەوچمان پیشان دەدا ئەمن بۆ داوای با منداڵەکە توانای بان و هەڵبێنێ ئەمن ئێستا یەک لەو شتانی کە بە سەحەرخانم دەگوت پێش نەتیجە دەمگوت سەحەرخان ئەتوو ئەوی لەسەر بوو کردت ئینجا سەد بین و هەڵبی لە لای من وەکو یەکە يعني لها ما كاد نابي بكي ورقي زخط يعني انت والله تصدنيني من اللي درازي نابم جوانا يعني توازنها بالهرد حالك بله پشگیری دایک و باوک بۆ بەدەستێنانی نمرەی تۆ ئەو نمرەی کە بەدەستێ هێنا گرنگ بوو بەخۆی بە عام کەشوهەوای ماڵەوە زۆر گرنگە بۆ قوتابی و زۆریش گرنگتر دایک و باوکە من الحەمدولله دایک و باوکم هەر لە یەکەم ڕۆژەوە زۆر پشگیری منیان کردووە و وەکو دایکیشم گوتی هەرگیز زەختیان لەسەر نەکردوم هەمیشە ئەویان بەبیری هێناومەتەوە کە گرنگترین شتەوەیە من بڵێن ئەوەی لە دەستم دە بیکەم نەوەک هەر چاوم لەسەر سەتەکە بێت واتە ئەگەر سەتە نەهێنا بۆ ئاسایی بوو طبعاً شکری خوام دەکرد هەر زۆر باشە بێگومان ئێمە لە پۆلی 12 نزیک هەفتوانەمان هەیە هەفتوانەمان هەیە کاموانانە قوتابی بەڕای تۆ پێویستە لە یەکەم ڕۆژەوە زۆر گرنگی پێبدا لەبەرەوەی منهەجەکەی زۆرە بەتایبەت ئەگەر قوتابی زانستی بێ طبعاً هەموو قوتابیەک جیاوازە لە وەکەی تر هەندێک قوتابی هەیە مێشکی علمیە ئەوانی تر هەیە زیاتر لە لەبەرکردن باشترن من خۆم شخصیاً زۆر بڵین مرتاح بووم لەگەر وانە علمیەکان کێشەم لەگەڵ وانە ئەدەبیەکان هەبوو یعنی زمانەکان بەڵێ هەر لە کاتی مراجعەش بۆ نمونە کاتێکی زۆر کەممدا بوو بە بیرکاری تقریبا 5 ڕۆژمدا بوو بە بیرکاری بەڵام 2 هەفتەمدا بوو بە عەرەبی چونکە کێشەیەکی زۆر گەورەم لە عەرەبی هەبوو بەڵام لەوانەیە قوتابیەکی تر زۆر مرتاح بێت لە عەرەبی کێشەی لە بیرکاری هەبێت لەبەرەوە ناتوانم ئەوەی کە من تەطبیقم کردووە بڵێم بە هەموو قوتابیان بڵێم وەکو من بیکەن بەڵام قوتابی دەبێت لە بیدایەوە بزانێت کە بڵێن کێشەی لە چ بابەتێک هەیە و مرتاحە لە چ بابەتێکی تر هەتا حەسەبووی ڕۆژەکانی دابەش بکات باشە تۆ سەرجەم وانەکانە بینیوە و هەمووی دەبێت بە تەواوەتی لەبەر بێت بەو نمرەی سەتەیە بێگومان دەبێت لە کتابەکەی کامل بی چەند ڕۆژێکمان ماوە بۆ بەشێک لە قوتابیانمان کە بەداخەوە لەوانەیە بەشوکیانیش بخۆیان خۆیان هێشت بێتەوە بۆمانجینەوە تۆ ئەمەلی دەرچوونە هەیە بەم 2 هەفتەیە کە بتوانێت بە تەواوەتی کتابەکە خۆی لێ باشکات و دەرەجەی تەواو بێنێ بەتەکید چونکە ئەو ڕەنجوماندبوونە ئی 2 هەفتە نییە ئێمە تقریبا 1 ساڵە دەخوێنین ئامۆژگاری بۆ قوتابانەوەیە بەبیری خۆیان بینەوە کە زیاتر لە ساڵەکە دەخوێنین و زۆر هاوڕێشم هەبووە کە بڵین دەوری دووەم پلەی بەرزیان بەدەستهێناوە ئەوە دەبی شکری خوا بکەین کە بەلانی کەم شانسێکی دیکەمان لە پێشە کە دەوری دووەمە چونکە قوتابی وا هەیە بەداخەوە هەندێک کێشەی دێتە بەرامبەری مەجبور دەبێت بیخاتە دەوری دووەم زۆر ئاساییە کاتمان لە پێشە دەتوانێت لە ماندووبوون بەردەوام بێگومان ئەم ساڵ هەروەکو دایکیش ئاماژەی پێدا ساڵی کۆڕۆنا بوو بەشێک لە سیستەمەکان گۆڕابوو بەشێک لەوانەکان ئۆنلاین بوو هیچ سوودێکت لە تەکنۆلۆژیا بینی بۆ خوێندن بەڵێ من سوودێکی زۆرم لە ئینتەرنێت بەعام بینیوە بە تایبەتی لە وانە علمیەکان زۆر سوودم لێ بینیوە مامۆستای زۆر باش هەن لە بڵێن لە ئینتەرنێت کە وانەکە بە جوانی بڵێن دەڵێنەوە من خۆم بەڵێ سوودم لێ بینیوە و هەندێک جاریش بڵێن بۆ ڕەفاهیەتی خۆم هەر بۆ بڵێن لە کاتی ئیسراحەت سوودم لە ئینتەرنێتیش بینیوە باشە واتە ئینتەرنێتت بەکاردێنا بۆ خوێندن بەڵێ بەتاکید سۆشیال میدیات بەکاردێنا نەخێر سۆشیال میدیام نەبوو هیچ چۆن توانی وتان لەم سەردەمەیە کە ئێستا سۆشیال میدیا هەموو شتێکی داگیر کردووە کچەکەتان دوورخەنەوە لە سۆشیال میدیا بۆی کە تەرکیزی نەبووە بەڵێ وەڵام من دوورم نەخستۆتەوە من قاعیدەکمان هەیە لە ماڵەوە لەگەڵ باوکی سەحەرخان یعنی تو بۆ ئەوەی منداڵەکەت نەبێتە نێچیری سۆشیال میدیا دەبێت پەروەردەی بکەیت تاوان ئەوە بە ڕۆژێک دروست نابێ ئەو شتە یعنی ئەو ئایدیای سەحەرخان کە خۆی ناچێتە سەر سۆشیال میدیا هی خۆیەتی من پێم نەگوتوە تاوان ئەو ڕۆژە بە منی گوتی تازە دام بەزاندووە یعنی لەگەڵ باوکی فەیسبوک و یان ئانی تر ینی سناپ و ئانی نەبێت سناپی نەبێ بەڵام ئەوە ڕای خۆیەتی هیچ کات من پێم نەگوتیە یعنی ئەسڵان من بە سوپرایز زانیتم دەڵێ وڵا نیتم یان پێشتر لە پێش پۆلی 12 لەوانەیە هەندێک شتی بەسیتی هەبوو ئەوەشی داخستووە ئەوە ڕای خۆیەتی بەڵام ئەوە نقطەی پەروەردەییە تۆ ناتوانانی بە زۆر یەکێک منعکی لە سۆشیال میدیا ناتوانانی بە زۆر دای بنی
ئەتو ئەگەر ئەساسیاتی پەروەەردە فێری منداڵەکەت بکەی کە چی باشە و چی خراپە من ئینتەرنێتم لە ماڵەوە قەتع نەکردووە ئینتەرنێتیشی فری 24 ساعتیم هەیە لە ماڵەوە منداڵەکەم بەخۆی دەیکوژێنێتەوە دای دەرجیسێنێ و دەیکوژێنێتەوە بەخۆی کە کاتی پێویستی پێ دەچێتە ناو ئینتەرنێت دەگەڕێ سێرچ دەکە بەخۆی معلوماتێکی بێ دەچی دەردەینی بەخۆی وانەی فڵان مامۆستای دەوێت دەڵێ دەچێت دەردەینی و جێلی ڕدەگری هەمووی بەخۆ دەکە بەخۆشی خۆی لە شتە خراپەکان دەپارێزێ بەنسبەت سوۆشیال میدیاش ئەوە ڕئی من بەخۆم وەکو گەنجی ئێستا تەمان هەموو هەیتیان و خۆت دەڵێ بەس هەرخان ڕئی وا بوو دەیگوت من کاتم دەبا من پۆلی 12 دەبێت کاتم هەمووی بۆ خوێن نەکەم دەست خۆش من کاتی کەمە ماوە حەزەکەم کۆتا پەیامەت سەحرخان چیت هەیە بۆ تازە 12کان ئەوانەی کە تازە بن بە پۆلی 12 بۆی کە ساڵی دابێ ئاوا میوانیان بکەم ئینشاء یەکشت دەمویست بە قوتابیانی بگەێنم زۆر جار بڵین لە کاتی کە ئامۆژگاری قوتابیان دەکرێت تەرکیز دەکرێتە سەر تەندروستی بڵین جەسەدی کە چۆن قوتابی دەبێت لە ڕووی بڵین جسمیەوە بڵێ تەندروست بێت چکە خۆمان دەزانێتە سەردەمی کۆڕۆنایە بەڵام ئەوەی کە بەڵێ ئەوە زۆر گرنگە بەڵام ئەوەی کە دەقاتی ئەوەش گرنگترە تەندروستی مێشکە تەندروستی عەقڵە کە قوتابی چەند لە ڕووی مێشکەوە تەندروستە لەبەرەوە زۆر گرنگە قوتابی نەفسیەتی خۆی بپارێزێت لە کاتی پۆلی 12 چونکە ئەو قۆناغێکی درێژە ساڵێکە کاتی خۆش و ناخۆش طبعاً هەیە لەو قۆناغە لەبەرەوە قوتابی هەوڵ بدات کە بڵێن تەندروستی مێشکی خۆی بپارێزێت دەست خۆش بە سەحرخان با کۆتا پەیامی دکتۆرە وەرگریم بۆ دایک و باوکان بۆوانەی کە تازە قوتابیەکانیان دەبن بە پۆلی 12 بەڵێ بۆ ئەوانەی قوتابی نوێیان هەیە بۆ پۆلی 12 هیوادارم سترێسیان لە دروست نەکەن زۆر ئەتیادی وەریانگرن وەکۆی کە پۆلی 11 بێ بە هەندێک زیادێکی کەم یعنی هەندێک زیادێکی کەم یعنی وەکو سەحرخان گوتی حاڵەتی نفسی قوتابیەکە مڕاعات بکەن لە هەموو کاتێک پاڵپشتی بکەن لەو کاتی دەرەجەی باشە لەو کاتی دەرەجەی خراپە لە هەموو کاتێک لەگەڵی بن یعنی قەت نابێت لە پۆلی 12 دایک و بابڕی خۆی بەسەر تەڵەبە دەکە فەرزکە وڵات و نابی ئەو مۆبایل بەکاربێنی بۆ نمونە یعنی یا نابی فلان مامۆستا بچێ دەرسی فلان مامۆستا یا نابی جێ لە فلان مامۆستا بگری یعنی دەبێ حریەتە چیت ئەوانە دەبن بە 18 ساڵ یعنی کەسێکی پێگەیشت و عاقڵن يعني من وكو من نك سحرخان أو لا يجي ابتدائي شتو دبي وكو إنسان شيء كامل إرادة تعامل لقلبك كواتا يكم بالبشتكر دنيا دوام نترسان دنيا يعني أو جا تدبي نابي لما الله بتصدري أو جنابي أو بكي أو جنابي أو هابكي نابي لقلب برادران قصبكي يعني تنشن يعني لو دروس نكن ستريس يعني لو زياد نكن بالبشتان من لهم خوش وناخوشيك وهروها ببردوام متابعة يام كان ببردوام يعني نك بلي من هم شتملو كردي ما هم دوخي مالهم لو أما ذكر إن جبابو خوي بخويني كتون أمر خويندم نخير أو نقطة غلطة كتون أمر خويندم زور جوائزة كلوي كأساس سحرخان دخويني لظروفك أما خندان هي التلفزيون يجنبوا بونمونا إسا لظروفك أو كسا أو كتا أو كرة دخويني كبراسي هم دنيا إغراءاتها هم دنيا بلاي خوي دارات شيء دبي يعني لو حالتان كدايك وباب أقادار بن وبالبشتي من ضالك أويش من ضالك تواني خوي هم بكار هنا زختي درجة لينا كان درجة يعني هركسو تواني جوازي هي براستي يعني ناكرم هو طلبة كان ما صتي بينهم بس دكري بالبشتيان بين كامل توانای خۆی بەکار دەست خۆش بێت دکتۆرە سەحرخان بڵێم دکتۆرە ئینشاڵڵا جەنابیش دەبیت بۆ زۆر باشە باوکە هەر دکتۆر و دایکی شەهر دکتۆر هیوا وایە ڕۆژێ جەنابیشت ببیتە دکتۆرێکی باش و لە میوانەکەمان لەسەر بابەتێکە پێشوازی لێ بکەین ئەم جارە وەکو دکتۆر زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵمان بووین بەڵێ ئەزیزان و خۆشەویستان ئەوەی بینیتان بەشێک بوو لە ئەزمموی سەرکەوتوی خێزانێکە یەکێک لە قوتابیەکانیان یەکەمی هەرێم بووە بێگومان یەکەمی هەرێمەکان زۆر بوون قوتابیەکی ترمان هەیە لە شاری سلێمانی شاری ڕۆشنبیری پایتەختی ڕۆشنبیری ئەویش هەر یەکەمی هەرێم بووە گوێبیستی لێدوان و ڤیتیەکەی مەریەم خان دەبین بێکەوە بینەری بین مەکتەبەکەی ئێمە تۆزێ قورسە خوێندنی دەرسی ئەدەبی و دەرسی شەرعیمان هەیە زۆر دەرسەکانی تقریبان 14 دەرسێکەکە 12 ئەلۆ ناوەیە تۆزێ خۆشم حەزم لە لەبەرکردن نییە مشکم علمی نییە ئیتر لەبەرەوە تۆزێ قورس بووم لە سەرەتای ساڵەوە دەستم پێ کرد
خۆم ساڵان پێشتر دووەم و سێم بووم بەس ئەم ساڵ زۆر بەنووسینەوە سعیم کردووە هەنێ وەرەقەی ئیفۆڕیشم کڕی بوو کە ئەو سعیانەی کە ئەم کرد زۆر زیاتر لەسەر وەرەقە ئەم نووسیەوە ئەوە تۆزە بە شڕی بەس هەمووی بەنووسینەوە ئیتر بۆی کە بە جوانی لەبەرم بێ و لەبیرم نەچێتەوە ئەمە زیاتر بۆ و دەرسانی کە حەزم لێ نەبوو لە بەریکەم بۆی کە دەرخی کەم باشتر دەرسە شەرعیەکانیش خۆم زیاتر حەزم لێ عەرەبیش ئەزانم سوپاس بۆخوا ئەمانیش هەر بە خوێندن و بە نووسینەوە وەی کە دڵنیابمەوە لەوەی کە لەبەرمە لە سەرەتای ساڵەوە خۆم بە تەمای نەبووم وەکوتم بەس هاوڕێیەکم کەپار هاوڕێی خۆم بوو زۆر ئەو مینا زاهیر بوو سپاس بۆخۆ ئەویش یەکەم بە یەکەم دەرچوو ئیتر ئەویش زۆر پاڵنەرێکی باش بوو خۆشم حەزمە کرد یعنی سەری مامۆستاکانم و دایک و باوکم بەرزکەمەوە ئەگەر بتوانم مادەم تەلەبەیەکم لە تواناما هەیە زیرەکی خۆم دەرخەم ئیتر ئیشەڵا هەوڵێکی بۆیە زۆر متمانەم بە خۆم نەبوو بڵێم هەریەکەمم ئەموت ئیشەڵا گەر یەکەم بم ئیشەڵا خێری پێوەیە ئەگەر یەکەم نەبم ئیشەڵا خێری پێوەیە و هەوڵی خۆم ماو تەواو ئیتر مایەوە لەسەر خوا بوو وڵای خۆم زیاتر حەزم لە بەشی شەریعەیە چکە زۆر باشە بۆ دنیا و بە قیامەت عیبی نییە بەشێکی زۆر باشە ئەو خەڵکیش زۆر ئەڵێن هەر لە سەرەتا کە چوومە مەکتەبە تۆ هەر لە شەریعە وەرگریت و بەشێکی باش نییە و معاشێکی زۆری نییە بەس خەڵکەکە نازانێت کە دێتە ئەوێ ڕۆحی بە شێوی گەشە بێتەوە ناتوانێت لێوە بڕاتە دەرەوە من خۆشم جارێکە ویستم نەقڵ بم بۆ علمی چکە من مێشکم علمیە هی لەبەرکردن نییە زۆر بە زەحمەت شت لەبەرەکەم بەس کاتێ نەقڵ بووم مەکتەبەکانی ترم بینی یعنی بە مەمنونیەوە گەڕام بۆ مەکتەبەکەی خۆم زۆر سوپاسی خی گەورە ئەەکەم کە مناڵی وای پێبەخشیوم کە ببێتە هۆی ئەوەی کە سەربەرزی دنیا و قیامەت ئینشاءالله ئەوەی کە دڵخۆشمانەکات کە ینی ئەم سەرکەوتنە زۆر ینی ئیسلامیە لە ڕووی ئیسلامیە کە ئەم دەرەجێ هێناوە دووەم زۆر سوپاسی مامۆستاکان یەکەم کە زۆر سەبەبێکی گەورە بوون کە ئەم کچیان گیانە ئەم مەرحەلە یەکێکی تر بوو لە پابندبووەکان بە ئیسلامی پیرۆز و هاوکات یەکەم بوو ینی سپاس بۆخوا ساڵانە لەگەڵ ڕاگەاندنی یەکەمەکانی هەرێمی کوردستان بەشێکی زۆریان دەبینی هەم منداڵە هەژارن هەم ئەو کەسانن کە پابندن بە دینی پیرۆزی ئیسلامەوە کە ئیسلام هەمیشە هاندانمان بووە هاندەری سەرەکی بووە لە خوێندن و خوێندنەوە و لەوەی لا قۆناغەکانی خوێندن یەکەم بین ئەزان و خۆشەویستان تەوەری یەکەمەکانی هەرێمی کوردستانم لە سەرجەم شارەکان و هاوکات لە شاری هەولێر پێشکەشکردن بەو هیوایە کە سوودێکی باشمان بۆ قوتابیە تازە پۆلی دوانزەکان هەبوو بێ تا تەوەرێکی تر بەیەوە شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم لای خۆم دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە شەیداخان و کاک دانیار فەرموو بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ئیمران ئەمیر و هەروە زۆر سپاس بۆ میوانەکانیشت وەڵایزان و خۆشەویستان لەگەڵ هاوکارم شەیدا و بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پایانی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازیین کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز بووێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ